لا بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیا ڕەحمەتم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین و بۆ ئەمڕۆشتم بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون وەروها پامێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکان وەردەگرین بۆ وەرگرتنی دوامی زانیاریەکانی خۆش لە شارە جیاوازەکانی باشووری کوردستان. بۆ ئەمڕۆ دوو تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. ئەمڕۆ 44مین ساڵیادی دامەزراندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستانە. ئەو ڕێکخراوەی کە ڕۆڵێکی گەورەی لە ناوچێتی نیشتیمانی کوردستان هەبوو و جگە لە ئەرکی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کاوە وەک ئەرکێک بەرگریکردن لە مافەکانی خوێندکاران و خوێندن و پەروەردە و خوێندنی باڵا لە ناو باشووری کوردستان لە چەند ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە هەمان کاتا بۆ تا خوێندنگایەکی بەهێز لە نێوچێتی نیشتیمانی کوردستان لە پێگەیاندنی چەند کادیرێکی جیاواز لە بوارە سیاسی و ئەدەبی و ڕووناکبیری و هەروەها تەنانەت لە بواری ڕاگەیاندنیشدا بۆتە ناوەندێکی گەورە بۆ پێگەیاندنی چەندین کادیری گەورە. کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئێستا هەر دوێنێ خۆیان لە بەیاننامێکیان بڵاو کردەوە کە ئەمڕۆ 44مین ساڵیادی دامەزراندنیان گوتیان لەگەڵ نوێبوونی چێتی نیشتیمانی کوردستان ئێمەش ڕێکخراوەکەمان وەکو یەکێک لە ڕێکخراوەکانی سەردەمی چێتی نیشتیمانی کوردستان نوێ دەکەینەوە. مەبەستیان لە نوێکردنەوەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان چییە و چ ڕۆڵێکیان هەیە لەم کاتەدا بەتایبەت کە ئێستا بۆی ڤایرۆسی کۆرۆناوە بۆ ماوەی نزیکەی 2 مانگ دەبێت ناوەندەکانی خوێندن بەڕووی خوێندکاراندا داخراوە. ئەوان پێشنیاریان بۆ لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی چییە بۆ ئەوەی کە درێژە بە خوێندن بدرێت بۆ چوونیان لەسەر پرۆسەی ئۆنلاین کە زۆر کەس هەیە گلەی لەو پرۆسەیە دەکات دەڵێن ئەمە بابەتێک کە دیسان هەوە جیاوازی نێوان فەقیر و هەژار دروست دەبێتەوە. کەسانی فەقیر لە لادەیەک نە ئینتەرنێتی هەیە نە ئامێری زیرەکی هەیە چۆن دەتوانێت لەو پرۆسەیە بەردەوام بێت. ئەمە جیاوازی دروست نابێت لە نێوانە خوێندکارانەی کە توانایەکی مادی باشتریان هەیە دەستیان دەکات بە ئامێری زیرەک و ئینتەرنێت بۆ چوونی کۆمەڵی خوێندکاران و پێشنیاریان چێ بۆ ئەوە چۆن دەبنە ناوەندێکی گرنگ بۆ بەرگریکردن لە مافەکانی خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن لە بۆ دامەزاندنی خوێندکاران بۆ دۆزینەوەی هەلی کار بووان لە دوای دەرچوونیان لە زانکۆ و پەیمانگاکان. ئەمە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا زۆر کەسەیەکە دەرمانێکی تایبەتی هەیە کە پێویستە ڕۆژانە و دەرمانە بەکار بێتێت یاخود سێژەم پزیشک بۆی نووسیوە کە دەبێت و دەرمانە بەکاربێنێ. ئێستا کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەو کەسە بە ڕۆژوو دەبێت چۆن دەرمانەکانی ڕێک بخاتەوە چۆن ئەو دەرمانانە بخوات. لە زانستی پزیشکیە دەگوترێت نابێت دوو دەرمان بەسەریەکەوە بخورێت. زۆر دەرمان هەیە کە دەڵێن دوای نانخواردن بۆ نمونە بیخۆ دوای نانخواردن ئەو کەسە پارشێوی کردو و دەخەوێت چۆن دەتوانێت چاوەڕێ بکە بۆ نە دەرمانی خوارد دوای نیو ساعتیان دوای ساعتی کە دەرمانێکی دیکە بخوات. ئەمان کاریگەری نابێت لەسەر ڕیتمی ژیانی ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە پێویستیان بە دەرمانی بەردەوام هەیە کە بەکاری بێنن چۆن ڕیتمی ژیانیان لەم کاتانەیە ڕێبخەنەوە چۆن دەرمانەکانیان ڕێبخەنەوە کەسانی کە بە تایبەتی نەخۆشی شەکرەیان هەیە یاخود فشاری خوێنیان هەیە یا نەخۆشی دڵیان هەیە ئەم کەسانە پێویستە لە سەریان بەڕۆژوو بن. بۆ مەبەستا میوانداری بەڕێز دکتۆر دڵشاد محەممەد عەبدوڕەحمانمان کردووە کە خوێندکاری دکتۆرای لە زانستی پزیشکی دەرمان و ژێرزانی لە زانکۆی تارانی پزیشکی. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێن. زۆر سوپاس دکتۆر چۆن دەرمانەکانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەکاربێنین؟ دەستخۆش دیارە تەبیعی ئێمە ئەگەر باسێکی بەعام لە ڕووی فیسیۆلۆجیەوە لەشی هەموو مرۆڤەکان چۆنی بە شێوەیەکی ڕۆتین دەیلی چۆنە دواتر باسی ئەوش دەکەین کە چۆن شێوازی وەرگرتنەکان بێ. ئێمە کە 24 ساعت لە شەو ڕۆژێکە هەمانە بۆ منە لە 12 شەو بۆ 6 بەیانی لە 6 بەیانی بۆ 12 نیوەڕۆ دواتر بۆ 6 ئێوارە و لە 6 ئێوارەش بۆ 12 شەو دووبارە لە 12 شەو بۆ بەنمونە بۆ 6 بەیانی کۆمەڵی هۆرمۆنات بە شێوەیەکی ڕۆتین دەیلیواتە بە شێوەیەکی نۆرماڵی یعنی ئاسایی ڕۆژانە ئەو هۆرمۆنانە بەنمونە هۆرمۆنی گەشە هۆرمۆنی غودە ئەمانە کە زیاتر یعنی لە شەواندا ڕێژەکەی زۆر ئەبێ یاخود بەنمونە لەوەی کە هەر باسی بکەین لە هۆرمۆنی میلاتۆنین ئەو هۆرمۆنی کە کردداری نووسن یعنی هەیەکێ لە بۆکارەکانی بەنمونە ڕەمەزانیش زۆر جار کردداری نووسوانش تێکچوونێکی تێدا دەبێ. ئەمە لە 12 شەو بۆ 6 بەیانی لە 6 بەیانی بۆ
12 نیۆڕۆ زیاتر ئەو هۆرمۆنانە دەرئەدرێ کە لنجێتی خوێن یاخود ڤیسکۆستی خوێن یاخود فشاری خوێن یاخود بڵین ڕێژەی شەکل لە خوێن ئەمانە هەمووی زیاد ئەبن واتە لە بەیانیانی زوودا لە هەتاوەکو 12 نیۆڕۆ هۆکارێکە بۆ زیادبوونەوەی بەرزبوونەوەی فشاری خوێن یاخود بڵین ڕێژەی شەکل لە خوێندا لە 12 نیۆڕۆ بە هەمان شێوە بۆ 6 ئێوارە بەنمونە کۆلیسترۆل و ترایگلیسیراید چاوریەکانی خوێن زۆر ئەبن پلەی گەرمی لەش بەرز ئەبێتەوە ئینسۆلین زۆر ئەبێ ئینسۆلین چێکە ڕێژەی شەکل لە خوێن کەم ئەکا لە هەمان کاتیشدا ئەوە لە 12 بۆ 6 ئێوارە دواتر لە 6 ئێوارە بۆ 12 شەو بنمونە هۆرمۆنی ئەوەی کە ترشێتی ماعیدە و حموزە زۆر ئەبێ کالسیتۆنین ئەوەی کە کداری کالیسیۆم و ئەوانە زۆر ئەبن دایورێسس ئەو هۆرمۆنانەی یاخود زیاتر کردداری یۆرینێشماتان میزکردن زۆر ئەبن ئەمانە بە شێوەیەکی عام کەواتە ئەگەر ئێمە باسی وەرگرتنی دەرمانەکان کەین ئەبێت تەرکیزکەینە سەر ئەو 24 ساعتە بنمونە تۆ نەخۆشێکت هەیە نەخۆشی فشاری خوێنی یاخود سوکەری بەرز یاخود نەخۆشی دڵیە کەواتە ئەبێت لە بەیانیانی زوودا ئەو عیلاجە وەربگرێ بۆ لەبەرەوەی ئۆتۆماتیکی ڕۆژانە بەبێ ئەوەی کە عنی بەبێ هیچ شتێک عنی کەسێک ئەگەر ئاسایی بێت چ جایەوەیگە نەخۆش بێ هۆرمۆنانی کە ڕەبتی هەیە بە فشاری خوێن و سوکەری ئەوانە بەرز ئەبنەوە واتە ڕێژەکەیان بەرز ئەبێتەوە بۆیە ئەبێت چی بکرێ ئەبێ عیلاجی بەیانیان بخورێ واتە سبەینان ئەبێت چی بکرێ و عیلاجانە وەربگرێ بۆی بتوانین کۆنتترۆڵی ئەو فشاری خوێنە یاخود ئەو ڕێژی شەکرە کە بەرز بۆتەوە یاخود ئەو لنجێتی خوێن یاخود بۆ ئەو فشاری خوێنە بتوانین بۆ عیلاجانە باڵێ بزەبت ئەمە لەو کاتانە ئەو هۆرمۆنانە زۆرە بن کەواتە بە ڕۆژوە بە ڕۆژووە ئێمە ینی دەستی دایە حاجەکان و یان بڵندایە پیرەکان یاخود باوە پیرەکان ئەەکەین کە لە ڕووی دینیشەوە ینی ئەو ئاەتە لا یوکەلیف الله نەفس إلا وسعها تەکلیفی زیادە لە نەفسەکان ناکرێ ئەی ناکرێتەوە چۆن بڵێ ئینادی لەگەڵ فەسلجەی لەشی خۆت بکەیت بنمونە کۆمەڵێ توێژینەوە کراوە ئێمە دواتر باسیەکەین کە لە ڕووی ئەگەر کەسێک هیچ کێشەیەکی تەندروستی نەبێ بە ڕۆژوو بێ شتێکی باشە لە ڕووی تەندروستیەوە ئیسیفادەی پێگەین ئێمە باسیێوان ناکەین کە نەخۆشن بنمونە ئەگەر زیاتر لە 12 سعات کەسێک کە هیچ خواردن و هیچ وزەیەک بۆ لەشی نەڕوات ئێمە هۆمیۆستاسیسمانێ واتە جێگیری لەش میکانیزمێکمە هەیە لە لەشماندا پێوتێ هۆمیۆستاسیس ئەمە میکانیزمێکە نۆرمەڵی واتە بە شێوەیەکی ئاسایی ڕۆژانە ریتم و ژیانی ڕۆژانەمان ڕێکخا لە داخلی لەشمان لە ئەگەر زیاتر لە 12 سعات هیچ وزەیەک وەرنەگرین ئەو کات چێ بێ بە عەکسەوە ئیعازە چێ بۆ مێشکمان ئیعازەدا بە لەشمان کە بۆی زیاد زەخت بەرزەوە بێ یاخود شەکر بەرزەوە بێ لە ڕێگەی نێگەتیڤ فیدباک و پۆزیتیڤ فیدباک کەواتە ئەو بۆ چوونە هەڵەیە غەڵەتە کەسێکی بە تەمەنیان نەخۆشیێکی هەبێت درێژخایان بێ بڵێ من هیچ ناخۆم زەختم دا ئەبەزیان شەکرم دا ئەبەزی ئەم بیر و بۆچوونانە هەڵەیە لەبەرەوەی زۆربەی ئەو ئینستیتوتەکان یاخود ئەو ڕیسەرجانەیە ئەو توێژینەوانی کراوە ئەگەر زیاد لە 12 بۆ چەند سەعاتێک کە هیچ وزەیەک هیچ خواردن و خواردنەوەیەک وەرنەگری ئیعازە چێ بە مێشک کە زەخت دابەزیوە گلوکۆز دابەزی ئەو کاتە بە پێچوانە و زیاد لە پێویست بەرزی ئەکاتەوە ئەمە بۆ کەسێک ئەگەر نەخۆشیە بێ یاخود چەند نەخۆشیێکی درێژخایانی هەبێ بەیەکەوە ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە طبعی ئەوانەی کە نەخۆشی شەکرەیشیان هەیە بە هەمان شێوە ئەو ئیعازاتە ئەچێت پێچەوانەیە کاتەوە زیاد لە پێویست شەکرەکە بەرز ئەکاتەوە ئێمە نۆرمەڵی بە شێوەیەکی ئاسایی باسمان کرد شەکر لە بەیانیانی زوودا بەرزە بێتەوە کەواتە ئەوەی کە عیلاجی هەیە مەفروزە ئەو عیلاجە وەربگرێ یعنی بەنمونەیان غەڵەتێکی کابێن یا کە هەر چۆن بڵێ ئینادیەکە بە ڕۆژوو ئەبێ کە بە ڕۆژوو ئەبێ پاشێوانیش ناکە و کات کە عیلاجەکە وەرناگرێ مەترسی زۆربوونی جەڵدەی مێشک و دڵ و یعنی چۆن بڵێ دەماخ و ئەوانە زۆر ئەبێ بۆ لەبەرەوەی نۆرمەڵی وتمان بەرز دەبێتەوە عیلاجەکانیشی نەخواردووە لە هەمان کاتیشدا ئەمەوە ئەکا کۆمەڵێک یعنی ئاڕاز یاخود نیشانەی زۆر خراپ لە نەخۆشەکەدا دەربکەوێت ینی ئێسمە بەسەکەت ئەوەیە کە بیگەێنی بە ڕۆژوو بوون بۆ کەسانی نۆرماڵ سوودی هەیە بەڵام کەسێک کە نەخۆشی درێژخایانی هەبێ زیانی زۆرە بەتاکید ئێمە لە ڕووی پزیشکێکەوە باسیەکەین لە ڕووی دینیەکەەوە ئیشی مامۆسایانی ئاینە بەڵام مەسمن گوێم لە مامۆسای ئاینی بۆ مامۆسای ئاینی بۆ نمونەڵێ کەسێکیەت پرسم پێ کاتەڵێ من لەسەرمە بە ڕۆژوو بمیاننا پێڵێ مەڵە بچۆ لە دکتۆرێکی استیشارە بکە دکتۆرەکە وەڵامەکە ئەیاتەوە کە ئایام کەسە ئەتوانێت بە ڕۆژوو بێ یان نا ئێمە وەکو باسم کرد بۆ جەنابەت و بۆ بینەرانیش ئەگەر ئەو کەسە لە ڕووی تەندروستیەوە کۆمەڵی نەخۆشی بەیەکەوە هەبێ بۆ نەخۆشتێ نەخۆشی زەخت و سوکەری و دڵ و کۆمەڵە نەخۆشیکە هەیە بەیەکەوە ئەمە
يعني وەکو باسشم کرد ینی کە خوای گەورەش ئەو تەکلیفە زیادە ناکاتە سەر کەسانێک کە نەتوان لە ڕووی پزیشکیەوە کە نەتوانێت بە تاکید لە ڕووی نفسیە لەوانەیە مرتاح نەبێت دکتۆر کە مرتاح نەبێت تۆ یعنی چۆن بڵێ ژیانی مرۆڤایەتی گرنگترە ینی کە خوای گەورەش لە زۆربەی ئاەتەکانە ئاماژەی بەوە کردووە کە تەکلیفی زیادە نەکرێت یعنی بە تاکید کە ینی چۆن بڵێ توانای نییە کە ئەو توانایی نەبێ تۆ ناکرێت زەختێ بکەیتە سەرخۆت فشارێ بکەیتە سەرخۆت کە توانات نییە کاتە بە پێچوانەوە لەوانەیە گوناحبار بێ نەگرێت ئەوەی کە خێری ئەوەی ئەو ڕۆژبوونەی دەستکەوێت چکە لەوەی زیانی تەندروستی پێ ئەگەێنێ باشە بە کورتیەکەی ینی ئێوە وەکو پزیشکان وەکو پسپۆر لە بوارەکە ئامۆژگاری چی ئەکەن ئەوانەی کە چ نەخۆشییان هەیە ئەتوانن بە ڕۆژوو نەبن ئێمە ئەوانەی کە ئەڵێن کە بە ڕۆژوو نەبوون بە تاکید ئەبێ ئیستشارە بکەن بە ئەو دکتۆرە بەڕێزەی کە و عیلاجانەی بۆ نووسێ ئەو نەخۆشێ درێژخایەنانە و بەڕاوێژ لەگەڵ پزیشکی دەرمانسازدا ئەو بڕیارە ئەدرێ بەڵام بە شێوەیەکی عام ئەو نەخۆشیانەی کە بەمنە نەخۆشی سوکەری هەیە یان دڵی هەیە یا زەختی هەیە یا نەخۆشیە دەرونیەکان ئەمانە لە ڕووی زانستی پزیشکیەوە پێویستیان بە وەرگرتنی وزە هەیە پێویستیان بۆ لەبەر ئەوەی ئەگەر ئەو وزەیە کە کاتی خۆی دەستی نەکەوت ئیعازەکان پێچەوانە ئەبێتەوە لە لەشیدا واتە زیاد لە پێویست زەخت بەرزەبێتەوە زیاد لە پێویست سوکەرەکەی بەرزەبێتەوە ئیعازاتی مێشکی تێک ئەچێت یعنی ئەمانە ئەتوانین بڵێن ئەگەر لە ڕووی پزیشکیەوە ئەم نەخۆشیانەی هەیە و بە تاکید لە ڕووی دینیشەوە ئەو بڕیارە ئەدرێ ئەتوانن بە ڕۆژوو نەبن بۆ لەبەر ئەوەی زیانێکی زۆری تەندروستیان پێ ئەگەێنێ تۆ لە ئێمە کە بە ڕۆژوو ئەبین یعنی چەند سەعاتێک بنە تۆ هیچ خواردن و خواردنەوەیەک ناخۆیان هیچ وزەیەک ناچێت بۆ مێشکت باش ئەمە ئەگە بۆ کەسێکی نۆرماڵ بێ ئیسفادەیە بەنە گلوکۆز دەست بە شیب ئەو گلوکۆزەی خەزن بۆ ئەو چاورەی خەزن بۆ دەست بە شیبوونەوە ئەکاو شتێکی باشە بەڵام بۆ کەسێک کە ئەو نەخۆشیانەی هەبێ بە تاکیدی زەرەر و زیانێکی تەندروستی زۆریان پێ ئەگەینێ ئێستا ینی لای خۆمان وا باوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بڵێ لە ڕووی کولتوریۆمان و بڵێ هەر بابەتێک بڵێ زیاتر ئێمە کەسە بە تەمەنەکانمان ئێستا وابەستەی ئاینین وەکو لە کەسە بە گەنجەکان کەسە بە تەمەنەکانیشمان ڕێژەی زۆریان ئەم نەخۆشیە درێژخانەیان هەیە ئەنی بە کورتیەکەی ئەگەر بەم قسانەی تۆ بهێنی ڕەنجێکی زۆری کۆمەڵگامان بە ڕۆژوو ناوێت لە ڕەمەزانە کاگرەبین یعنی ئەمە حقیقەتێکە کە نەخۆشیێکی درێژخایانی هەبێ کە ئەو بەتەمەن بێ ئەمە کۆمەڵە شت ئەگەینێ طبعاً کە بەتەمەن بوو لە ڕووی فیسۆلۆژی لە شێوە خانەی تێکشکا و زیاترە بێ لە خانەی دروست ئەمە لای خۆمان وەکوتم ینی وا باوە کەسان کە زیاتر کەسەکان کەچن بە تەمەنا زیاتر ڕوو لە دینەکان جات ئێستا گویان لەم قسەی تۆش بێ قورسە زۆر لەسەر شانیان ئەگەر لە ڕووی تەندروستی و هیچ کێشەیەکی نەبێ وەکو ئاماژەم پێکرد ئەوە با بە ڕۆژوو بێ و قازانجەکە بەڵام ئەگەر ئەو نەخۆشە درێژخایانانە هەبێ بنمونە چی ئەگەر لە بەیانیانی زوودا ڕەبتی بکەین بۆ هۆرمۆنانەوە هەر ببینی ڕۆژانە ئەو خەڵکانی کە جەڵدەی دڵ و دەماخۆوانە لیانەدا لە بەیانیانی زوودایە بۆچی یان پرسیارەکە ئەوەی بۆ لەبەروی لە بەیانیانی زوودا بە شێوەیەکی ئاسایی و هۆرمۆنانە زۆرە بن کە لای خۆمان خەستە بێتەوە بڵەت ویسکۆستی خوێن زۆرە بێ ئەو هۆرمۆنانی مەبەستە بەڵێ ئەو هۆرمۆنانی کە فشاری خوێن زیاد ئەکەن ئەو فیسۆلۆجیکەل ئاکتیڤ سەبستان ئەو مادانی کە لە ڕووی فیسۆلۆجیەوە کە فشاری خوێن زۆر ئەکەن هەمووی لە بەیانی لە پاشێوە بۆنە دەرمانەکانی ئەمەکاربێنە نابێ خۆ پاشێ و بەیانیەکەی نزیکن لێکەوە ئەتوانێت بەس کاگرە بنا ئێمە ناتوانین ئەو حکومە بین بڵێن یعنی ئەتوانێت بە ڕۆژوو بێت لەبەر ئەگە زیانێکی تەندروستی پێ بگەێنێ ئەو خۆی ئەبێ ئەو بڕیارە ناڵم ئەوێ پزیشکی پسپۆر و بە ڕاوێژ لەگەڵ پزیشکی دەرمانسازدا ئەو بڕیارە ئەدرێ بۆی لە ڕووی جستەیەوە لە ڕووی فیسۆلۆجیەوە ئایا تا چەند یعنی ئیستعدادی ئەوەی کە ئەتوانێت بە ڕۆژوو بێیاننا ینی خۆشی فیسۆلۆجی لەشی خۆی ئەزانێت چۆنە ئەو کەسە یاخود ئەو نەخۆشە باش ئەمە باسی نەخۆشە درێژخانەکەمان کرد بەشێکی گشتی ئەو کەسێک کە بۆ نمونە نەخۆشیێکی سادەی هەبێ بۆ التیهاباتێکی بەسیتی هەبێ پێویستی بە سێشەم دەرمان هەیە ئەتوانێت کەسە بە ڕۆژوو بێ کاگرەبین ئێمە وەکو ئەوی کە بڵێن ئەتوانێت یاننا ئێمە نەخۆشەکانە بن بە دوو بەشەوە ئەکویت و کڕۆنیک ئەکویتەکان ئەوانەی کە کەمترن لە 3 مانگ واتە نەخۆشی کورتخایەنەکان کڕۆنیکەکانیش ئەوانەی کە زیاتر لە 3 مانگ ئەخایەنن نەخۆشێ کورتخایەنەکان تا حدێک یعنی لە ڕووی بە ڕۆژووبوونەوە ئەتوانن لەبەر ئەوەی ئەتوان ژەمەکان ڕێک بخەنەوە بۆ لە بەیانیانەکان بکەن بە پاشێو و ئێوارەکانیش ئەوە نۆرمەڵی ئەتوانێت کۆنتترۆل بکرێ و عیلاجەکەی وەربگرێت باش ئەگەر چەند دەرمانێکی هەبێ بۆ دوای نان خواردن ئەم سێ حەبە بەکار بێنە
لای خۆمان وایانی باوە ئێستا کە تۆڵی دوای نانخواردن لەوانەیە دوای نانخواردن حەبێکیان خوا دوایەوە نیم ساعت علمیەکەی بەزان بەبێت نیم ساعت چاوەڕێ بکە یا ساعتێک. بەڵێ ئێمە لە زانستی پزیشکیە بەنمە ڕێکخراو هەیە بە ناوی ڕێکخراوی هۆشیاری لە دروست بەکارهێنانی دەرمان. ئەم ڕێکخراوە کە ئاماژە بۆ ئەوە ئاکات هۆشیار بن لە دروست بەکارهێنانی دەرمانە، یان بەنمونە چەند عیلاجێک عیلاجەکان کالێکیان هەیە لەگەڵ یەکترە ئیش و کاری یەک کەم و زیاد ئەکەن، واتە ئەگەر بەسەرێکە وەربگیرن عیلاجەکان یاخود ئەو دەرمانانە ئیش و کاری یەک زیاد و کەم ئەکەن، کەواتە ناکرێت کە تۆ چەند دەرمانێک تەبێ بەیەکەوە بەسەرێکەوە بیخۆی بۆ لەبەرەوەی ئیشی یەک کەم ئەکەنەوە یاخود زیادی ئەکەن. ئەمەش کە چیەکە لە ڕووی ئەو هەدەفەی کە پێویستمانەوە عیلاجە ینی چۆن بڵێ شوێنی خۆی بگرێ ناتوانین کە بڵێن کۆنتترۆلی ئەو نەخۆشیەکە بۆ لەبەرەوەی ئەو ئینزایمانێ لە جگەرمانە ئەو ئینزایمە زۆرجار کە چەند دەرمانێک بێکەوە ئەخورێ عدد یاخود ژمارە و ئینزایمە بەهۆی عیلاجێکیانەوە زیاد و کەم ئەکا و ئاکا شیبوونەوەی دەرمانێکیان زیاد و کەم بکواتە تەسیرەکەنە سەر یەکتری ئەمە بۆ شێوە زانستێکی بۆیە ئەبێت نێوانی وەرگرتنی عیلاجەکان کاتی هەبێ بۆی کالێکی نەکەن بێکەوە کە ئیش و کاری یەکچەند بێ. بەڵێ کاتەکە چەند بێ بەپێ عیلاجەکەیە ئێمە عیلاجمان هەیە بەنمونە ئەبێ مەفروزە لە خلالی 20 دقەیە یاخود نیم ساعتێکە پێشنان بخورێ ئەو عیلاجانەی کە ڕەبتیان هەیە بە ماعیدەوە ئەکرێت ئەوەندە پێش کەسێک وتبێتی ئەم سێ حەبە سێ حەبی جیاوازە لە دوای ناخواردن ئەم سێ حەبە بەکاربێنە ئەم سێ حەبەکە بەکارێنی لە دوای ناخواردن ڕێنجەکان ینی ئەو کاتێک کە لە بینایە بۆ نمونە چەند بێ بەپێی جۆری عیلاجەکانە گۆڕێ بەڵام بە شێوەیەکی عام ئێمە باسی ئەەکەین ئەبێت لە زیاتر لە 15 دقه هەتاوەکو 25 دقەیەک نێوانی ئەو عیلاجانە بێ بۆی کە لە ڕووی کیمایەوە کالێک نەکەن لە لەشماندا و ئیشی یەک کەم و زیاد نەکەن. ئەی ئەگەر کەسێک بە ڕۆژوو بێت ینی لە پاشێوە بە سێ حەبیە بێ بە قسەی تۆ بێت بۆ نزیکەی ساعتێک چاوەڕێ بکات دوای ئەتر ئەوە بەپێی جۆری وەکو ئاماژەم پێکرد بەپێی جۆری نەخۆشیەکەی یعنی ئەو کاتە کە ئیستعدادی ئەوەی تابێ بێ ئامادەی ئەوشی تابێ کە زووتر هەڵسێت و پاشێوەکە بە شێوەیەک بکە کە بتوانێت کۆنتترۆلی ئەو وەرگرتنی و عیلاجانی بکات. باش ئەمە دکتۆر بەعام لەسەر مەسلەی دەرمان بە شێوەیەکی گشتی چیت ماوە لەسەر مەسلەی دەرمان بەسەر مەسائلی ئەوەی کە بۆ تەمەنەکان ئەوە نازانم ئاماژەمان پێکرد بە دواتر قسە لە زیاتر لەسەر و فۆکس لەسەر و بابەتەکەم بەس دەرمانەکان بەستم ئەوەی کە کەسی بە ڕۆژوو بوون بەڵام پرسیارێکی عام هەیە لە ناو خەڵکە ئاکرێت بە ڕۆژوو بوون بەرگری لەشکەمە کات ئاماژە بە ئەوکەم بەزێک شتێکم بەبیر نەچێتەوە ئێمە دەرمانمانێ لەگەڵ خۆراک کالێکەکە دەرمانیشمانە لەگەڵ دەرمانیشمانە لەگەڵ نەخۆشیە کەواتە بێ بزانین کە هەیە نەخۆشی هەیە چەند نەخۆشیەکی هەیە بەیەکەوە و ئەم کاتن نەخۆشی و دەرمانەکە بەیەکەوە کالێکە تۆ بەنمونە زەخت و سوکەریە تۆ کۆنتترۆلی زەختەکەی کەی لاما کات دەبێ ئاگداری سوکەرێکەکەی بی یاخود بەنمونە زۆری خواردنەکە لەگەڵ دەرمانەکانە ئەمەش هۆکارێکی کەی بۆ ئەوەیە بەنمونە هەندێک عیلاجەیە ئەڵە نابێت لەگەڵ خواردنی بەنمونە چیز پەنیر و ئەو شتانە وەربگیرە لەبەر ئیشی دەرمانەکە کەم ئەکاتەوە هەر وەکو وەبیرێنانەوەی کە ئەوە بێ عەفوەن پرسیارەکەت ئەوەی کە باست کرد لەسەر مەسلەی بەرگری لەشە بەرگری لەش ئێمە وەکوەوەی کە باس ئەکرێ لە ئەو توێژینەوانی کە کراوە لە وڵاتانی دەرەوە ئاماژە بە ئەوەکەن کە لە ڕووی بەرگریەوە ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو کەسە ینی بەرگری لەشی تەواو یاخود نەخۆش نەبێ لە ڕووی بەرگریەوە ئەتوانرێت بڵێن ڕیسێتی ئیمونیتی ئەکا ڕیسێت مەبەستمان چییە واتە دووبارە ڕێخستنەوەی بەرگری لەشی ئەو کەسە ئاکە ئەماگە کەسەکە نەخۆش نەبێت ینی کەسێکی ئاسایی بێ ئەتوانین بڵێن لە ڕووی تەندروستیەوە بەرگری لەشی بەهێزەکە و بەڕۆژوو بوون کەسی نۆرماڵ ئەو کەسێک کە نەخۆش بێ وتمان ئەو زیاتر تەرکیزکە لە کاتی وەرگرتنی عیلاجەکانە ئەگەر ئەو قسەی ڕاستنی بە تایبەتی ئێستا خەڵک ترسێکی لەوە هەیە کە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا هەیە چونکە لای خۆمان باس کراوە زۆر دەڵێن ئەبێ هەندێک شت هەیە بیخۆی بۆی بەرگری لەش بەهێز کات مەسەلەی ڤیتامین سی و ڤیتامینەکانی دیکە ئەمە بەردەوامی بیخۆیت ئەڵێن کە ئێمەوە نە بۆ نمونان ئێستا لە عێراق وابزانم 16 ساعتە بێ بە ڕۆژوو بی ئەوەنە کە بە ڕۆژوو ئەبین بەرگری لە شمادا نابازێت ئەوە نەخواردن ناخۆین ئەو کاتە ئێمە کۆمەڵی خواردن هەیە بەرگری لەش ئەتوانین بڵێن یاخود بۆ ماوەیەکی زیاتر وزە یاخود تعویزی ئەو
نەخواردنی ئاو خواردنەمان بۆکە بۆ نمونە ئەتوان لە پارچێوانە زیاتر ئەو خواردنانەی کە ڕیشاڵی زۆرەیان کاربۆهیدراتێکی بێزیانی زۆرە بۆ نمونە نیسک یاخود پاقلەمەنەکان یاخود بە نمونە ئاماژە بۆ بن ئەو خواردنانی کە پاقلەمەنی لە پارچێوە بخورێت لە هەندێک ئەگەر لە ڕووی تەندروستی ئەوە تەندروستی باش بێ بۆ نە ماعیدەی هیچ کێشەیەکی نەبێ بەڵێ ئەتوانێت بۆ نە نیسک پاقلەمەنەکان ئەمانە یاخود بە نمونە ماست گەورەترین گرفتما گرفتی هەرسا ئێستا لە ناو مشکلێکی ئەوە بەڵێ ئەگەر کەسێک پاقلەمەنەکان خوا دوای کاگربین ئێمە لە بیدایەت ئاماژەمان بۆ کرد ئەو کەسانی ئێمە باسی ئەەکەین ئەبێ لە ڕووی تەندروستیەوە کێشەیان نەبێ کە تۆ کێشەی هەبوو مەفروض نییە بە ڕۆژوو بێ وایە آخر خێ ناکات دکتۆر یاری لە ڕووی واقعی ئەو هەنێ قسە بکەین ینی ئەنازام ئەگەر داتاکەم ڕاز بێت بەشی زۆری ئەوەی کە من بیستومانی لە دەوروبەر بەشی زۆری خەڵکی لای خۆمان گرفتی کۆڵۆنی هەیە بەتاکی وایە هەر ئێستا تۆڵی پاقلەمەنی بخوات بەشەوە مەبەستم چێلەوە ئێستا بە نمونە تۆ سەوزە و میواتت هەیە ئەوانە هەندێکن کە وزەی زۆری تێدایە و تعویزی ئەو ئاوە ئەکاتەوە کە تۆ ینی چەند ساعتێک کە ئاو ناخۆیتەوە ئەتوانی ئەوە بەکاربێنی بە نمونە ئەتوانی ماست یلکە ئەمانە ئەتوانی بەکاربێنی بەڵام قسەکەتەوە بەڵام پسپۆرێکی خۆراکەم لابووتی باشترین ژەمی پاشێ و کە بخورێت ئەو ژەمەیە کە بۆ نانی بەیانیان بەکارێنێ بەڵام ژەمێکی هەمە ڕنگ بێ ینی بەنا تەنا ماست نەبێت تەنا پەنیر نەبێ بۆ تەناوە نەبێ ژەمێکی هەمە ڕنگ بۆ کاتی پاشەوتی زۆر گرنگە ئێوە لە ڕووی دەرمانی پزیشکیشەوە هەرمان کە بتوانێت کە ئەو کەسە وزەی دەستپێ ئەبێ هەمە زۆر بێ خواردنەکەی تۆ ئێستاکە ئێمە باسمان کرد بەڵام لەلایەکە تۆ بە نمونە کەسێک تێ نەخۆشی وەکەوەی کە ئاماژەی پێ کرد کە کێشەیە بێت لە ماعیدەیان کۆڵۆنی خۆتۆ ناتوانێت ئەو کاتا توانێت خواردنەکانی کە بە زیاتر بەلای سەوزەوات و ئەوانەی کە بۆ نمونە خەیار ئەوانە وزەیەک و زۆر و ئاوی تێدای ئەتوانێت تەعویزی ئەوەی بۆ بکاتەوە یاخود تەماتە ئەمانە یاخود هێلکە ئەمەی کە باسماکە یاخود ماست پەنیر کەواتە ئەبێ خواردنەکە هەمە زۆر بێ ئێمە ناتوانێت زۆر کەس ئێستا بۆ نەکاتی نەخواردن هێلکەی کوڵاو بەکارێنێت هێلکەی کوڵاو باشترە وەک لەوەی کە سووری بکەیتەوە لە شەمی پاشێوە ژەمی تەعویزەکە پرۆتینێکی ئێمە بەسمان چێ کاگڕێبین کە ئەڵێن با هێلکە بخۆیان ئەڵێن سەوزەواتەکانیان ئەڵێن ئەو پاقلەمەنەکان بە نمونە نیسک و زیاتر باسی ئەوانە ئەکەین بۆ لەبەرەوەی وزەیەکی زۆرتری تێدایە تەعویزی ئەو کەم ئاوەی کە تۆ چەند سەعاتێک ئاو ناخۆیەوە هیچ وزەیەک ناچێت بۆ لەشت بۆ ئێمە بەسمان ئەوەیە زیاتر کە ئەڵێن ئەو دکتۆر یەک بابەتی دیکە هەرچەند لەوانەیە زۆر پەیوەندی بەختی ساسەکەی تۆ نەبێ بەڵام هەر پەیوەندی نزیکن ینی لێکەوە لەوەی کە لە ڕووی فیسۆلۆژی ئینسانەوە چی لێت ئەوانەی کە وەرزش دەکەن یا ئەوانەی کە دەڵێن ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە تۆ لەشێکی لە شولارێکی ڕێکتەبیان ڕیجیم بکەی دەڵێن پێش لە عەسر تاوەکو کاتی پەربانگ وەرزش بکەی لەو کاتەیە گرنگە ئەم کەسانەی کە ئەگەر بۆ نمونە هەر بە ڕۆژوو بوون و نەخۆشی دێشخایانیشیان هەبوو یان نەخۆشییان هەبوو لەم کاتەیە تەبیعیە وەرزشیش بکەن لە 12 نیوەڕۆ بۆ ئێوارەگەر لە بیرت بێ باسی ئەومان کرد ئاماژەمان پێکرد کۆلیسترۆل و ترایگلیسراید زۆرە بێ یانەرەوەکو بۆی کە پاڵپشتی قسەکەی جەنابەت کە کۆلیسترۆل و ترایگلیسراید زۆر بواتە چیواتە چاوری خوێن زۆرە بێ بۆی ئەگەر وەرزش بکەن ئەمە ئیسیفادەی هەیە بەڵام ئەگەر کەسەکە نەخۆشی درێژخایانە بێ بە نمونە نەخۆشی سوکەری هەبێ لە 12 نیوەڕۆ بۆ 6 ئێوارە چی زۆرە بێ ئینسۆلین چیەکە ڕێژەی شەکر لە خوێن کەمەکە واتە ڕێژەی گلوکۆز یاخود شەکر دائەبەزێنێت کە ئینسۆلینەکە دایبەزان تۆ وەرزشەکەی عینەن ئەو ڕێژەی شەکرە دائەبەزێنێ ئەگەر بێت و ئەو کەسە بە نمونە نەخۆشی سوکەری هەبێ ئەگەر بە ڕۆژوو نەبێ ئەگەر ئینسۆلین بەکاربێنێ ئەو مەترسی مردنی لێ ئەکەوێتە بۆ یەبێ زۆر وشیار بن و ئاگادار بن ئەگەر کەسەکە بە ڕۆژوو نەبێ و ئینسۆلینجی بەکاربێنێ دەرزی ئینسۆلین بە نمونە بەسی بە ڕۆژوو بوو نەکەین ئەگە بە ڕۆژوو بێت ئەگە بە ڕۆژوو بێ و ئەو وەرزشەی کە جەنابەت باسی ئەکا ئەوە زۆر زیانی پێ ئەگەیەنێت بۆوانێکە نەخۆشی سوکەریانەیە بەڵام ئەگەر بە ڕۆژوو بێ ئەوە ئینسۆلینەکە وەکو باسم کرد خۆی ئۆتۆماتیکیان ڕێژەی شەکر لە خوێن کەم ئەکاتەوە ئەوانەی کە سوکەری کێشەی سوکەریانەیە واتە خەلەلی هەیە لە چێ لە شەکرەکەیە ئەگەر پێچەوانە بێ بۆ نمونە ئەوە شەکرەی بەرز بێ ئەگەر شەکری بەرز بێ بە نمونە شەکری بەرز بێ بەڵام ئەو کات ئەبێ چێکێکی خۆی بکە بزانێ ڕژەی شەکرەکەی چەنە ئەو کاتە ئەتوانێت وەرزشەکە بکە بەڵام ئەگەر ڕژەی شەکرەکەی زۆر دابەزی بوو وەرزشەکە بکە ئەو کاتە احتیمالی چی هایپۆگلایسیمیاواتە دابەزینی
ڕێژەی شەکرە لە خوێندا ئەو کاتە وزە ناچێت بۆ مێشکی احتیمالی دروستبوونی مشکلەی بۆ هەیە. ئەی ئەوانەی فشاری خوێن و نەخۆشی دڵیان هەیە، ئەوانەی کە فشار و نەخۆشی ئێمە وەکو ئاماژەمان پێکرد هەتا ئەکرێ نابێ بە ڕۆژوو بن لەبەرەوەی نەخۆشی درێژخایانیان هەیە، ئەو کات ئەتوان چێکێکی خۆیان بکەن وەرزشی بکەن شتێکی باشە لەو کاتەدا. ئەنی ئەوە کەسانە وەرزشکردن لەو کاتەیە باشە، بەس ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە نەبێت زۆر ئاگاداری بە ئاگاداریەوە بکرێتەوە. کاک ڕێبین هەر وەکو لە یەکێک لەو نادی تۆپی عالەمی بوو نازان بزەبت لە بیرم نەماوە کامیانە هەیەکێک لە لاعیبەکان نەخۆشی سوکەری هەیە دوای وەرزشێکی تونند دەرزێکی ئینسۆلین بەکارێنێ یەکسەر چیەکە هایپۆگەلایسیمەیە کە تووشی شۆکێکە واتە هیچ وزەیەک ناچێت بۆ مێشک و ینی مردنی لێ ئەکەوێتەوە. باشە دوو چینی تیکەمان هەیە کە زۆر قسەیان لەسەر دەکرێت لەسەر بابەتی بە ڕۆژوو بوون منداڵ لەگەڵ ئەو ژنانەی کە دووگیانن یا خوشی دەرن ئەمانە لە ڕووی فیسۆلۆجیەوە ئەوەکو پزیشکێک لە ڕووی زانستیەکەی ئێمە قساکەین لە ڕووی بابەتی ئاینیەکەی ئەوە لەوانەیە مامۆستایکی ئاینی بێ بەڵامکو گوتم یانمی گوێ لە مامۆستا ئاینیەکان بۆ دەڵێن ئەو کەسانەی کە دێن دەڵێن ئێمە ئەو گرفتانەمانێ بە ڕۆژوو بینیاننا ئێمە ئیسیشارەی پزیشکەکانەکەین ئەوان پێمانەڵێن چی بکەنەمانە. بەڵێ ئێمە وەکۆی کە مناڵ ئەوانەی کە بڵین لە تەمەنی 12 ساڵ کەمتر وزەیەکی زۆری صرف ئەکات بەچی بە هۆرمۆنی بە گەشەکردنیەوە لەبەرەوەی لەو تەمەنەدا گەشە زۆرە وزەیەکی زۆر سەرفە بێ و وزەیەکی زۆر بە چی بۆ مێشکی ئەڕوا ئەمە ئەوانەی کە مناڵن کەواتە ئەم کە وزەیەکی زۆری سەرف و وزەیەکی زۆر چوو بۆ گەشەکردنەکەی لەوانەیە ئەو کە تەمەنی مناڵ بوو یاریکردن و چوونە دەرەوە و ئەوانەی زۆر بێ بۆیە ئەبێ ئەگەر ئێمە داوا ئەکەین ئەبێ زۆر بە ئاگداری و ئەگە بە ڕۆژوو بوون و توانای جستەی خۆی توانیتی ئەوە ئۆکەی کێشەیەکمانێ بەڵام ئەبێ زۆر ئاگدار بین لەبەرەوەی ئەوان وزەیەکی زیاتریان پێویستە لەبەرەوەی گەشیان زۆرترە وزەیەکی زۆر سەرف ئەبێ بۆیە بێ زۆر بە وریایەوە مامەڵە بکرێت لەگەڵ منداڵە ینی مەجای ئەوەی نەدێ ئەگە توانای نەبوو بۆم لە ڕووی جستەی و لە ڕووی فیسۆلۆژی و هەستەکەی لاوازە ئەو توانای نیە نابێ مەجای بێ. لە ڕووی زانستی لە چەند ساڵیە بە ڕۆژوو بێ باشە لە ڕووی زانستیەوە لە 12 بۆ 14 ئەوە کەیتت ئەگا بە تەمەنێکی پێگەیشت و مەجال ئەدرێ ینی هەندێک بڕیار بە بەڵام وەکو ئەوی کە ئاماژەم پێکرد ئەبێ لە ژێر چاودێرییا بێ تۆ مناڵەکە بە ڕۆژوو بێ بچێتە دەرەوە وزەیەکی زۆر سەرفکە خۆی وزە ئۆتۆماتیکی لە لەشیدا وزەیەکی زۆر ڕوا بۆ گەشەکردنی لەشی وزەیەکی زۆری پێویستە بۆ مێشکی ئەمانە کەوای کرد کە تۆ هەر وزە کەم بۆیەوە لە هەما کاژە خۆشی بە ڕۆژوو بێ و بچێتە دەرەوە کۆنتترۆڵی نەکەی و وزەیەکی کە زۆر سەرفکە احتیمالی زیانگەیاندنی هەیە بە تەندروستی بۆیە کورتەکەی لە 14 ساڵیەوە لە 12 بۆ 14 وەکو ئاماژەم پێکرد بەو شێوازە ئەگەر بە ڕۆژوش بێ ئەبێت چاودێری بکرێت ینی ناکرێت تۆ چۆن بڵێ ئەو بە ڕۆژوو بێ وزە ناچێت بۆ ینی وزەیەکی کەم ژنانی دووگیان و شیردەر بەڵێ ئەفۆن کاک دەبن بەمەستم چێ لە دائیمەن وزە لە خلالی 2 ساعت بۆ 4 ساعت ئێمە پێویستمان بە وزەیە ینی پێویستە ڕۆژ ینی لە 2 ساعت بۆ 4 ساعت بە بەردەوام پێویستە وزە بۆ لەشمان کە تۆ وزە نابێ و لەو مدە زۆرەدا و کۆنتترۆڵی نەکەی و جوڵەیەکی زۆری هەبێ و خۆشی ئۆتۆماتیکی وزەیەکی زۆری بڕا بۆ گەشەی و بۆ مێشکی و بۆ ئەمانە ئەمەوە ئاکا کە وزەی لە لەشی کەم بێتەوە یعنی کارەساتی لێ بکەوێتەوە مشکلی بۆ دروست ژنانی دووگیان و شیردەر ژنانی دووگیان و شیردەر بەتایبەتی ژنانی دووگیان کاتێکە لە بۆنە لە سێمانگی یەکەمی حەمل و سێمانگی دووەم و سێمانگی کۆتایی بنمونە ئەو مناڵە لە کۆ خواردنی دەستەکەوێت لە دایکەکەەوە بەتایبەت کە ئەگەر ببینی ئەوانە زیاتر ئەو کالیسیۆمە لە دایکەوە ڕائکێشێ بۆیە زۆر جار دکتۆری ئەو پسپۆڕی ژنان و مناڵبوون کالیسیۆمیان بۆ دانن بۆی کە تووشی کەمبوونەوەی کالیسیۆم نەبن کەواتە ئەو مناڵە لەوە ئەو کالیسیۆمەی کەم ئەکا بۆی ئەو ئافرەتە کە منە حەملی هەیە پێویستی بە خواردنی هەمە جۆرە هەیە بۆی کە بتوانێت تەعویزی ئەو وزانەی کە بۆ مناڵەکە ئەڕۆیان خوانێ بۆ مناڵەکە ئەڕوا بۆی بتوانێت تەعویزی بکاتەوە لە ڕووی پزیشکەوە ئێماڵێن ئەبێ ڕاوێژ بکاتەوە بەو پزیشکی ژنان و مناڵبوون بە ڕاوێژ لەگەڵ پزیشکی دەرمانسازە بەڵام ئەکرێت بە ڕۆژوو نەبێت واما کاتە ئافرەتی شیردەریش بە تایبەتی ئەو مناڵە خواردنی لەسەر ئەو شیرەیە هەتا بە تایبەتی شەژمان ئەو شیرە ئەگەر بێت و ئەو ئافرەتە خواردن نەخوات ئەو شیرە بڕی ئەو شیرە کەم ئەکا ینی جۆرێتی ئەو شیرە وەکو پێویست نابێت لە هەمە جۆری خواردنەکانە بۆی ئەکرێ ئەویش ینی ڕێگە پێدراوە لە ڕووی پزیشکیەوە بەڵام لە ڕووی دینیەوە ئەوە مامۆسایەکی ئاینی ئەتوانێت ئەو بڕیارە بە
دوا قسەشت لەگەڵ ئەم پرسیارەشە ڕێخستنی خەو بە تایبەتی ئێستا کە کاتی ئەوەیە کە دەوام نییە و خەڵک لە ماڵەوەیە تا پاشەوە مێنێتەوە پاشەوە نانەخوا ئەنج دواتر دەخەوێ ئێوە ئەمە بە کارێکی دروستی ئەزانن ئەمە یەک دوو وەکو دواوتەی خۆشت کاتمانێن دەنەماوە دکتۆر ئێمە هەر لەو سێکارێن تایمڕتمە باسی ئەومان کرد کە هۆرمۆنی گەشە وەروە میلاتۆنین لەکەیە زۆرە بێ لە 12 شەو بۆ 6 بەیانی کەواتە کاتێکە بۆ زۆربوونی گەشە و کاتێکشە بۆ زۆربوون بۆ کردداری دەستکەوتنی نووسن بەچی هانەدرێ بە تاریکی بە شوێنێک ئیستراحەت بێ و کە هیچ ژاوەژاو و یاخود ئەوەی تێدا نەبێ ئەمەش ئەگەر بێت و ئەو میلاتۆنین و یاخۆ کردداری نووسن و ئەو کردداری گەشێتێک بچێ ئەو کات تەسیرەکات سەر ئیمونیتی جواتە بەرگری لە شتێکە چێ بۆ ئەبێت چاودێری بین لە ڕێخستنەوەی کردداری نووسن و ئەوانە ئەمە کە ئاماژەی پێ بکرێت بۆ بێ حاڵەتی نووسن و ئەوانە ڕێک بخرێتەوە وەکو ئەوی کە دوا قسەیشم تەبیعی داواکارم لە دایکان و ئەو باوە حاجیان یاخۆ ئەو بەتەمەنانی کە نەخۆشی درێژخایانیانەیە یعنی دەستیان ماچەکەین ئەکرێت کە بە ڕۆژوو نەبن لەبەر ئەوەی زیان گەیاندن بە تەندروستیان کە زۆر زیاترە و لە قازانجەکەی ئەگە کەسێک بێ لە ڕووی فیسۆلۆجی و لە ڕووی هیچ کێشەیەکی پزیشکی نەبێ ئەکرێت بە ڕۆژوو بێت و شتێکی باشە و بەرگری لەشی بەرز ئەبێتەوە تەمەناکەم بەرگری لەش و ئیمونیتی هەموو کەسەکان باش بێ و کە مانگی ڕەمەزانی پیرۆزیش بێ بە مای خێر و بەرەکەت و ئەو باشبوونی گوزەرانی خەڵکیش. دکتۆر دڵشاد محەممەد عەبدوڕەحمان خوێندکاری دکتۆرا لە زانستی پزیشکی و لە زانستی پزیشکی دەرمان و ژارزانی لە زانکۆی تارانی پزیشکی زۆر سپاس بۆ تەوری بەرنامە کە لەگەڵمان نبووی. ئەمڕۆ 44مین ساڵیادی دامەزاندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستانی کێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئەوەی کە دەستپێکردنی شۆڕشی نوێ یەکێک لەو ڕێکخراوارە گرنگان هەیە کە فۆکسێکی گەورەی لەسەر کردو کۆمەڵی خوێندکارانی کوردستانە هەر لەبەرەوە لە دوای یەک ساڵ لە هەڵگیرسانی شۆڕشی دوێ گەلەکەمان کۆمەڵی خوێندکارانی کوردستانیش دامەزا کە چەندین کادیر و چەندین کەسی گەورە لە نێو ئەو ڕێکخراوەیە پەروەردە بوون. هەواڵ مام جەلالێکێکە لەو کادیرە گەورانەی کە هەمیشە کۆمەڵی خوێندکارانی کوردستان شانازی پێوە دەکات چەندین کادیری دیکەیان هەیە چەندین سکرتێری شەهید هەیە لە ناو کۆمەڵی خوێندکارانی کوردستاندا لە سەر 44مین ساڵیادی دامەزاندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستان راپۆرتێکمانەیە با بینەری بین و دواتر 2 میلیۆنیشمان هەیە گفتوگۆ لەسەر ئەو ڕێکخراوەی ناوی کێتی نیشتیمانی کوردستان دەکەین. نێوبوونەوەی کۆمەڵی خوێندکاران لە چوارچێوەی نێوبوونەوەی یەکێتی بۆ یادی 44 ساڵەی خەبات و تێکۆشانی بۆ خزمەتی زیاتر درێژە پێدەدات. کۆمەڵی خوێندکاران بۆ یادی 44 ساڵە لە بەردۆخی خراپی کۆرۆنا و ئابووری خەڵک هیچ جۆرە چالاکیەک ئەنجام نادەن بەڵکو هەموو خوێندکاران بۆ هەوڵی خزمەتی زیاتر کار دەکەن. سەرەتایە دی 44 ساڵی دامەزانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە سەرجەم ئەندامانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان پیرۆز دەکەن. کۆمەڵی خوێندکارانی کوردستان لای هەمان ئاشکرایە 44 ساڵ لەمەوبەر لەسەر دەستی هەواڵ مام جەلال چەند هەواڵێکی تر دامەزرا. کۆمەڵی خوێندکارانی کوردستانی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگەیەکی لە بەردەمایە تەنها ڕێگەی گەوژ ڕێگەی خۆنەوەکردنەوەیە و لە چوارچەوەی نێوبوونەوەی یەکێتیدا کۆمەڵی خوێندکارانی کوردستانیش بە توانای تازە و شێوازی سەردەمیانە بەردەوامی بەکارەکانی دەدات و خوێندکاران داکۆکیکاری مافی هەموو خوێندکارێک دەبێت بەبێ جیاوازی. 44 ساڵ خەبات لە خۆمان و لەسەر جەم توێژی خوێندکارانەکەم و هیوادارم ئەم ساڵ ببێتە مایی نوێبوونەوەی خوێندکاران و تاوان خوێندکارانیش وەک هەموو چینەکانی تر هەوڵیان ناو ئێمە بەڕاستی خزمەت بکەین بۆ توێژە و لە هەموو بوارەکانە ئەلبەت بۆ ئەم ساڵیش دڵنیام لەوەی وەکو کۆنگرەی یەکێتی خوێندکارانیش دووبارە کۆنگرەی خۆی بکاتەوە خۆی نوێ بکاتەوە و بە بەرگێکی تازەوە خزمەت بە و توێژە بکە. سەرەتا 44 ساڵی یادی دامەزرانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی خوێندکاران و سەرجەم خوێندکارانی کوردستان پیرۆزەکەم بە ئومێدم ئەوەی کە لە ڕابردووە کردومانە خزمەتێک بوو بێ کە بۆ خوێندکار جێگەی گرتە بێ. لە ڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئەنجامدانی کۆنگرەوە کۆنگرەشی ناونابوو کۆنگری نوێبوونەوە بەڕێوە قۆناغێکی تازە ئەڕوا بەڕێوە نوێبوونەوە ئەڕوا خۆشتان نەزان ئەگەر دیقەت لە ئۆرگانەکان و لە سەرکردایەتی تازە یەکێتی بدەن دیارە یەکێتی نوێبوونەوەیەکی بەرچاوی پێوە دیارە لە چوارچێوەی ئەو نوێبوونەوەنەشا لە داهاتوە هەنگاو بە هەنگاو ئۆرگانەکانی تری نوێ کاتەوە لە ناوی شانە کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە ستافێکی نوێ و بە شێوازێکی نوێی کارکردن بەردەوامە بێ بۆ خزمەتکردنی خوێندکاران و بۆ بەرەو پێشبردننی ڕوتی خوێندن لە خوێندنگا و زانکۆ و پەیمانگاکانە. کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ماوەی 44 ساڵی تەمەنی ئێستا بە بەرنامەی نوێ
کار دەکات بۆ هەموو خوێندکارێک بەبێ جیاوازی هێڵە گشتەکانی کارکردنی درێژەدانە بە خەباتی یەکێتی و تێکۆشان بۆ خزمەتی بەردەوام. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان.
یەکێک لە ڕێکخراوە گرنگەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی خوێندکارانی کوردستانەکە هەر لە سەرەتای دامەزانی و یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگێکی تایبەتی بەم ڕێکخراوە داوە. هەروەها ئەم ڕێکخراوە ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە پێگەیاندنی چەندین کاریگەری گەورە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا، هەروەها لە نێو خەباتی ڕێکخراوەی ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەم ڕێکخراوە ڕۆڵێکی گەورە و کاریگەری هەبووە، چ لە سەردەمانی خەباتی شاخوچ لە سەردەمانی خەباتی نێو شاردا. ئەم ڕێکخراوە بۆ بەلانکەیەکی گەورە لە پێگەیاندنی کادیران لە بۆرە جیاوازەکانی سیاسی بێ یاخود ئەدەبی بێ یاخود لە تەنانەت لە نێو کادیرەکانی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کۆمەڵی خوێندکارانی کوردستان ڕۆڵێکی کاریگەر و گەورەی هەبووە. زۆربەی ئەندامی سەرکردایەتیەکان و تەنانەت سکرتێرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەتای خەباتیان لە نێو کۆمەڵی خوێندکارانی کوردستان دەستی پێکردووە. کۆمەڵی خوێندکارانی کوردستان هاوشانی خەباتی ڕێکخراوەی خۆیان خەباتی چەکداری و لە بابەتەکانی دیکەشدا ئەوانیش ڕۆڵێکی کاریگەریان هەبووە. سکرتێری شەهیدیان هەیە کۆمەڵی خوێندکارانی کوردستان. لە ئەمڕۆ 44مین ساڵیادی دامەزراندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستاندا لە 44مین ساڵیادی دامەزراندنی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بۆ خۆیان بەنامەیشیان دەرکردووە دەڵێن لەگەڵ نێوبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە کار دەکەین بۆ نێوبوونەوەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان. بەبەستیان لە نێوبوونەوەی ڕێکخراوەکەیان چییە؟ چ کارێک دەکەن؟ بە تایبەتی لەم کاتەدا کە ئێستا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرتاسەری جیهان بۆ نمایی نزیکەی 2 مانگ دەبێت لە ناوەندەکانی خوێندن لە پەروەردە و لە وەزارەتی خوێندنی باڵا ناوەندەکانی خوێندن ڕایگیراون. ئێستا هەرێکە لەو دوو وەزارەتە پلانیان هەیە کە بە ئەلکترۆنی وانەکان بە خوێندکاران بڵێ کۆمەڵی خوێندکارانی کوردستان بۆ چوونیان چیە لەسەر بە ئەلکترۆنیکردن و ئۆنلاینکردنی خوێندن لە ناوەندەکانی خوێندن و لە زانکۆ و پەیمانگاکان. ئەوان چ پێشنیارێکیان بۆ وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا هەیە. هەروەها چۆن هەندێک کەسێکە گلەییان لێ دەکەن کە ئەوان نەیانتوانیوە وەکو ناوەندێکی ڕێکخراوی گرنگ ببنە فشارێک بۆ سەر حکوومەت لە ڕووی دابینکردنی مافەکانی خوێندکاران، لە ڕووی دابینکردی ئەو مافانەی کە خوێندن تاو دەکەن لە ڕووی دامەزاندن و دروستکردنی هەلی کار بووە. بۆ مەبەستا میوانداری هەریەکە لە بەڕێزان بانەفاتیحمان کردووە کە ئەندامی سکرتایەتی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە و هێمن فەریق لە پسرای فقی سلێمانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان ڕۆژتان باش و پیرۆستابێ و بەخێربێن. زۆر سپاس. ڕۆژی ئێوە باش. بانەخان سەرەتا لەتەوە دەست پێ دەکەم. هەندێک کەس هەیە کە گلەیتان لێ دەکەن وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە وەکو ئەوەی کە ناوەندێکی ڕێکخراوین بەرگری لە توێژێک بکەن کە خوێندکارانن، بەڵام ئێوە زیاتر وابەستەی لایەنی حکومین و وابەستەی لایەنە سیاسیەکەن لە خۆپیشاندانەکانی خوێندکاران، تەنانەت لە خۆپیشاندانەکانی مامۆستایان. ئێوە ڕۆڵێکی گەورەتان نەبووە یاخود ڕۆڵتان نەبووە لەوەی کە خوێندکار بێنە سەر شەقام و داوای مافەکانی خۆیان بکەن یاخود لەوەی کە لە ناو ناوەندەکانی خوێندنیشا بوون هەندێک کات هەیە کە ڕۆڵێکی کاریگەر و گەورەتان هەبێ. بەڵێ سەرەتامەوێ پیرۆزبایی لە خۆمان و سەرجەم هەواڵان و لایەنگران و دۆستانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بکەین بە بۆنەی 44مین ساڵیادی دامەزراندنمانەوە. درود و سڵاو بنێرین بۆ ڕۆحی سەرکردەی نەمرد هەواڵ مام جەلال کە یەکێک بووە لە ئەو کەسانی کە زۆر پاڵپشتی ڕێکخراوەکە بووە و درود دەنێرین بۆ گیانی هەموو ئەو شەهیدانەی کە لە ڕێگەی ئەم کۆمەڵەیەدا شەهید بوون و سەرجەم شەهیدان. ئێمە وەک کۆمەڵی خوێندکارانی کوردستان کار و چالاکیەکانمان تایبەتە بە ناوەندەکانی خوێندن کە لە ئامادەیەکانەوە دەست پێکە بۆ خوێندنی باڵا. کار و چالاکی ئێمە ئەتوانین بڵێن محدودە. ئێمە خزمەت بە خوێندکارەکەین کە ئەتوانین بە چەند پرۆژە و چالاکی یارمەتی خوێندکار بین و ینی خزمەتیان بکەین. ئێمە ئەتوانین بڵین پردێکی پەیوەندین کە فشار دروستکەین لەسەر حکوومەت یا لایەنی جێبەجێکار. بەڵێ ئێمە لایەنە جێبەجێکارەکەنین، ئێمە پردەکەین لەبەرەوەی لەگەڵ هەموو داواکاری و حەقێکی خوێندکارە بووین و ئەبین کە بە شێوازێکی مەدەنیانە و بە شێوازێکی یاسایی داوای مافەڕاوەکانی خۆیان بکەن. ئێمە ئێستا کە لەم وەزعەیە بەداخەوە تەواوی جیهان و ناوچەکەی ئێمەشکالی بێبەرینە بە دۆخێکی نەخوازراوی تەندروستیات تێپەڕینکە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە کە ئێمەش لێی بێبەرین ئەبینین وەکو خۆشەوتە فترەیەکە تەواوی ناوەندەکان بەوردی دێمە سەر ئەو بابەتە. بەڵام بۆ نمونە ئێستا لەم کاتیانەیە کە
موچەی مامۆستا دوا دەکەوێت یان لەو کاتەکانی ڕابردووە گلەی زۆر لە بەتایبەتی مامۆستایان کە داهاتنە سەر شەقام خۆپیشاندانیان دەکرد گلەیان لە خوێندکاران و ڕێکخراوەکانی خوێندکاران دەکرد جگەلەوەی خۆیان گلیان لە یەکێتی مامۆستایان دەکرد بەڵام ئەمە بابەتێکی دیکەیە سەپەیوەندی بە ئەوە نییە ئێوەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەو کاتانە چ ڕۆڵێکتان هەبوو بۆ ئەوەی کە خوێندن پەکی نەکەوێت مەبەستمە ئەو پرسیارە بکەم چونکە یعنی کە کاتێک کە مێژوی کۆمەڵی خوێندکاران یەنیتە بەرچاو خەڵک دەڵێن لەو کاتانە چه هەڵوێستێکیان هەبوو ئێمە لە تەواوی ئەو قەیرانانە کە ڕوبەڕووی خوێندکار و مامۆستا بێتەوە بە تایبەتی خوێندکار لەبەرەوە ئێمە ئیشی ئێمە لەگەڵ خوێندکارایە ینی بووینەتە عاملێکی فشار بۆ سەر لایەنی جێبەجێکاتر بە هەر شێوازێکی گرتنەبەری ڕێگای مەدەنی وەکو پێشتر پێم وتی ئێمە لایەنە جێبەجێکارەکەنی ئێمە لەگەڵ خوێندکارا بووین لەگەڵ لە خۆپیشاندانە لەگەڵ خوێندکارە بەشداریمان کردووە لە هەج ڕێگایەکی مەدەنیانە کە خوێندکارگرت بێتێ بەر ئێمە بەشدار بووین ئێمە بەشدار ئەبین کاری ئێمەش وەکو پێم وتی ئێمە ئەیگەێنین ئەبێ سەروتر جێبەجێکردن ئەمەژتان پیاوە کە ئێمە نوێبوونەوەی کۆمەڵی خوێندکارانی کوردستانە هاوشانی نوێبوونەوەی چێتیشمانی کوردستان مەبەستان چیە لە نوێبوونەوەتان ئێمە بە فکری جیاواز و بە فکری نوێ بە چالاکی نوێ بە کار و پرۆژەی نوێینەوە ناو خوێندکار بەداخەوە قەیرانانی کە سەرجەم هەرێمی کوردستانی گرتوتەوە پێشتر ئیتر هەر جۆرە قەیرانی دارایی هەر جۆرە قەیرانە ئەم قەیرانە تەندروستێک کە ئێستا هەیە یعنی خوێندکارانی ژلەی بێبەری نەبوو لە بەرەوەی ئەوانیش هەر توێژێکی ناوم کۆمەڵگایان ئێمە لە ئێستایەکە ئەم وەزع هەیە لە بەیاننامەکەشمانەوەکو خۆت وتە ئاماژەمان پیاوە مەبەستی سەرەکیمان ئەوەیە کە پرۆسەی خوێندن بەردەوام بێت و پەکی نەکەوێت لە ئەم ساڵی 2019 بۆ 20 ڕەنجی خوێندکار ڕەنجی مامۆستا ڕەنجی کەسوکاری خوێندکار بە فێڕۆ نەچێ بە هەموو شێوازێک ئێمە تەکید لەسەرواکەینەوە کە ئەم ساڵ خوێندنی ئەم ساڵ کۆتایی بێ و ساڵێکی خوێندنی خوێندکار بە فێڕۆ نەچێت و بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ خوێندن تەواو بکرێتتر بەم شێوازی ئۆنلاین ببوورم کاکێ من هەر لەسەر مەسلەی نوێبوونەوە کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان و زانبەنیازی بەستنی کۆنگرن کەی کۆنگرا بەستن بڵێ سەرەتا 44 ساڵی دامەزرانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە خۆمان و لە خوێندکارانی هەرێمی کوردستان پیرۆز بێ درود و سڵاو بۆ ڕۆحی جەنابی مامجەلال کە دامەزرێنەری کۆمەڵی خوێندکاران و هەموو ڕێکخراوانەیە کە لە مەجای خوێندکاران و بزوتنەوەی خوێندکاریە کاریان کردووە لە ڕاستیە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ڕابردووە کار و چالاکیەکانی ناوەندەکانی خوێندنا بەردەوام بووە وە لە داهاتووشە کار و چالاکیەکانی بەردەوامە بێ بۆ ئەوەی کە کارەکانی کۆمەڵی خوێندکاران لەگەڵ بەرەو پێشچوونی سەردەم و زەمن و ئەو گۆڕانکارانی کە ڕۆیە بگونجێنێ بەردەوام ڕێکخراوەکە لە خۆ نوێکردنەوەیە بووە بەردەوام لەگەڵ خۆگونجاندن بۆ لەگەڵ ئەو بیئەی کە کاری تیا کردووە لە ئێستاشە خۆتان نەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگری خۆی ئەنجام داوە بە سەرکردایەتێکی نوێوە هاتوۆتە مەجاریشتر هاتوۆتەوە مەیدانی کارکردن و لە بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە لە دوای ئەوەی کە سەرکردایەتی نوێکردەوە و کۆنگری خۆی بەست قۆناغ بە قۆناغ ئۆرگانەکانی تریشی نوێ بکاتەوە کۆمەڵی خوێندکارانی کوردستانی ژێکە لە ئۆرگانە ڕسمیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەر ئەوە لە داهاتووە بە فکری نوێ و بە شێوازێکی نوێی کارکردن و بە پرۆژە و بە بەرنامی نوێەوە درێژە بەکارەکانیان لە ناوەندەکانی خوێندن و بۆ خزمەتی خوێندکاران و ڕۆتی خوێندن و زانست لە هەرێمی کوردستان چی کۆنگرە چی لە ئێوە گۆڕە کۆنگرە شێوازی کارکردنی ڕێکخراوەکە ئەگۆڕێ کۆنگرە ستافی ڕێکخراوەکە ئەگۆڕێ کۆنگرە فەلسەفە و بیرکردنەوەی ڕێکخراوەکە ئەتوانێت بگۆڕێ بۆیە لەدا هەر حیزبێک هەر ئۆرگانێک هەر ڕێکخراوێک بێ خۆی نوێ بکاتەوە پێویستی بۆی کە کۆنگرە ببەستێ لەیتان لە ئەدای خۆتان هەیە ئێستا لە ئێستا کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ڕووی کادری خۆبەخش لە ڕووی سەرمایی مرۆیی لە ڕووی تاقە و توانای ئیشکردنی کادرەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کەمی نییە زیادی هەیە کەمی نییە بەڵام ئەو بارودۆخی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە کە بە هەرێمی کوردستانی بەگشتی گرتوێتەوە دیارە کۆمەڵی خوێندکارانی کوردستانیشی گرتوێت و کاریگەری لەسەر کۆمەڵی خوێندکارانی کوردستانیش هەیە لە ڕابردوودا خۆتان نەزانن شەڕی داعش هەبوو قەیرانی دارایی هەبوو کە تەواوی ژیانی لە هەرێمی کوردستان قورس کرده بوو کاری هەموو دام و دەستگایەک و ڕێکخراوێکی قورس کردووە لە ئێستاشا بەداخۆن ڤایرۆسی کۆرۆنا و دووبارە
وردە وردەوە قەیرانی دارایی سەر هەڵەداتەوە بە دڵنیاییەوە ئەم قەیرانانە کە بەرۆکی هەرێمی کوردستان ئەگرێ کاریگەری لەسەر کۆمەڵی خوێندکارانی شەبێ جا ئەگەر سستیەک لە کارەکانی کۆمەڵی خوێندکارانە هەبوو بێ یاخود ڕخنەیەک لێک لەسەر کۆمەڵی خوێندکاران هەبوو بێ ئەوە تەسیری بارودۆخەکەی لەسەر کۆمەڵی خوێندکاران وەرەگرم بە حکومی کە تۆ لە پسراوی لقی سلێمانیت و بانەخانیش ئەندامی سکرتارێتە لەسەر دۆخی خوێندن لە ئێستایا بەوردی قسەی لەسەرەکەم چۆن لای بانەخان لە سەر ڕێژەی کچان لە ناو کۆمەڵی خوێندکارانی کوردستان ڕازی بەکو چۆن لە ناو تەواوی حیزبەکانە یا ئەو ڕێژەی کە دیاری کراوە بۆ کچان یا ژنان لە تەواوی ڕێکخراوەکان یا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئێمە ڕێکخراوێکی ڕسمین سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانین لە ڕێژەکەی هیچ کێشەیەکمان نییە لە تەواوی لقەکانمانە ئێمە ڕاستە لە ناو سکرتارێتە دوو کچ هەیە لە ئێستاە و پێشترسیانیش بۆ یانی کە زیاتریش بووە لە ئەو نسبەی کە دانراوە بەم بینم نیزامی کۆتەوە ئەوەیە دوانن لە کۆی چەند لە کۆی نۆ بەڵێ کەمنی ڕێژەکەتان کەمە طبعاً طموحی زیاترمان هەیە بەڵام وەکو ئەوەی کە دانراوەها بە پێی یاسە لە کوردستانە لە لقەکەتان چەند بەڵام کچان هەیە ئێمە زۆر لە لقەکەمان بیزیاد لە لقی ئێمە زۆر پامەند نابین بە ئەوەی کە چ ڕێژێک بۆ کچان دانراوە بە خۆشحاڵیەوە ڕێژەی کەس لە لقی ئێمە زۆرە نزیکە لەدانەیە ئێمە 6 ئەندامی لقمان هەیە لەگەڵ 8 مەسئولی کۆمیتە تقریبا لە 14 کەسەکە پێم وایە 6یان کچە زۆر باش بەبانەخان قسە بکەن لەسەر بابەتی ئەوەی کە ئێستا خوێندن لە ناوەندەکانی خوێندن زان کۆی پەیمانگاکان ڕایگیراوە پێشنیارتان ئێوە چیە حکوومەت هێرمی کوردستان لە چ لە وزارەتی پەروەردە چ لە وزارەتی خوێندنی باڵا دەیەوێت لە 2.5ەوە دەست بە خوێندنی ئۆنلاین بکات ئێمە ئەوەکو لە بەیاننامەکەشمانە ئاماژەمان پێیاوە بە هەموو شێوازێک جەخت لەسەر ئەوەکەینەوە کە حەقی خوێندکار ئەمساڵ ڕەنجی ئەمساڵیان خوێندکار و مامۆستا و کەس و کارەکەی بەفیڕۆ نەچێت و ئەمساڵ خوێندنی خوێندکار تێپەڕێنرێ اینجا ئەگەر بەهۆی ئەم بارودۆخۆ بەپێ ڕێنمایە تەندروستیەکان ئەگەر بکرێت خوێندکار بگەڕێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن ئەوە باشتر کە لەوانێ ئەمە بابەتە تۆزێک وردە ئەمە قسەی زیاتری لەسەر بکەم و نامێت دواتر قەتە بکەمەوە لە نیوەی بابەتەکە پامنێرمان حازرە لە سلێمانی دەچمە لای پامنێرن دواتر دەگەڕێمەوە لات ببوورە کۆمەڵی زیندانە سیاسیەکانی کوردستان لەقی سلێمانی لە ناو شاری سلێمانی گردبوونەوەیەکیان هەیە هاوکارمان عوسمانە بووبەکر بە شوێکی ڕاستەوخۆ زانیارەکانمان بۆ گوازێتەوە عوسمان ڕۆژ باش گردبوونەوەکە بۆ چییە چ داواکاریان هەیە ڕێبی لەم کاتت باش هەندێک چالاکی زۆر هەیە ئەمڕۆ لە شاری سلێمانی کە پەیوەندی هەیە بە قوت و موچەی خەڵکەوە لە هەمان کاتە ئەمەوێ ئەو هەواڵەش بۆ تو بۆ بنرانی گەلی کوردستان بگوازمەوە کە شەوی ڕابردوو تۆڕە کۆمەڵاتیەکان زۆربیان سەرگەرمی بڵاوکردنەوەی تێکستی دەقی ئەو نووسراو بوون کە ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڵاوی کردێتەوە بە بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان کە نووسراوەکە لە مێژە بڵاو کراتەوە بەڵام تەنها موچە و با بڵین دەرماڵە یا پێداویستەکانی ساڵی 2020 هاتووە لە ئێستا بەولا ئەبڕدرێ ئەمە بۆتە مەوزوعێکی گەورە لە ناوەندەکانی میدیا بەتابێت لە تۆڕە کۆمەڵاتیەکان هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەو بارەوە وەڵامێکی پێویستی نییە کە ئەوە نیگەرانێکی زۆر بە دموچاوی خەڵکیەوە و بە دموچاوی فەرمانبەرانەوە ئەبینجێت ڕێبین هەر پەیوەست بۆ بارودۆخەکە پەیوەندی هەیە بە موچە قوتی خەڵکەوە زیندانیانی سیاسی لێرە لە شاری سلێمانی گربوونەوەیان ڕێخستووە ئەوانش بە هەمان شێوە من گوێم لە قسەکانیان گر کە ئەڵێن زیاتر لە 2 مانگە معاشیان وەرنەگرتە موچیان پێ نەدراوە ڕەنگە تایبەتمەندی زیندانیانی سیاسی بە شێوەیەک بێ کە پێدانی معاشەکانیان کەمتر بێ یا دواکەوتوتر بێ لە چاو موچە خۆرانی تر ئەگەر هاوکارم وێنەکان بگوازێتەوە ئەمە بەشێکرد لەو هاوڵاتیانەی کە وەکوتم لە چوارچەوەی زیندانی سیاسی لێرە گربوونەوە کاکاوڕێ بەیانێت باش و داواکاریتان چێت ڕاستەخۆ لەگەری کوردستان لەگەڵتان سەیری کامێرەکەمە بکەم بەڵێ سپاستانەکەم ئێمە کۆمەڵێک لە زیندانیانی سیاسی هاتوینەتە ئێرە بۆ گردبوونەوە لەسەر ئەو
بەناو چاکسازیەی کە حکوومەتی هەرێم کردوێتی بە بڕینی قوت و منحەی زیندانیانی سیاسی. کاکاوڕێت چۆن ئەزانی بڕاوە؟ ئێمە مانگی پێشوو چوین سەردانی بانکی مەڵکەنیمان کردووە مەعاشیان ناوێنێت من حەکان ناوێنێتێ مبڕیریان چییە؟ مبڕیرەکەوەیە کە گوایە ئێمە دە ساڵمان تەواو کردو 2 ساڵە ئێمە من حەوەرەگرین. ئێمەش لە بەرامبەری ئەوە هاتین و ئەم گرتبوونەوەی ئەکەین کە لە حکوومەتی عێراقی لە ناوەند 25 ساڵ خزمەتی زیندانی سیاسی کراوە لەگەڵ ئەوەشدا هەموو کە داویستێکیان بۆ دابین کراوە بەڵام لە کوردستاندا ئێم بە 3 وەج بە یەکەم جار 380,000 ناینە دوای کردیان بە 410,000 دوای کردیان 500,000 لە مقابلی ئەوەشدا بڕیویانە ئێمە ئەو خەڵک بەڵێ من بەجارێن بۆی تۆ زیاتر قسە بکە بە ئەم هاوڕێشت قسە بکە و پرسیایشمە بێتە تۆ تێ بڵێ چی؟ ڕاستە من کارژێری زیندانە سیاسەکان مندامی ناوەندم بەڵام کە ئێستا کۆبوومەتەوە وەکو زیندانێکی سیاسی کۆبوومەتەوە بەڕاستی زۆر ناحەقێکی زۆریان بەرامبەر کردین. ناحەقێکی زۆر بارەمبەران کرد ئەوان نیازیان نەبوو ویستیان وتیان ئێمە ئەم موچایە نابڕین بە حەقەت بیدایەت وایان پێوتیان براگەورە وتێت ئەم موچەیە نابڕین بەڵام براگەورە وا دەرنەچوو. ئێستا ئێوە ئەم داواکاریە بۆ چێ بەرزەکەنەوە بە چێ ئەڵێن بە حکوومەتی هەرێم بە پەرلەمانی کوردستان ئەڵەن یا داواکاریەکەتان بۆ حکوومەتی عێراق فدراڵە بۆ کامیان؟ ئێمە گلەیمان لە هەموو ئەحزابەکان هەیە هەچ کەسە بەقەدە پشکی خۆی بە تایبەتی لە پارتی دیموکراتی کوردستان لەبەر ئەوەی پشکی شێر بەر ئەوان کەوتووە و سەرۆکی حکوومەت دوتی هێڵی سوورە داواکاریەکەتان ڕاستەخۆ بە سەرۆکی حکوومەت بەڵێ سەرۆکی حکوومەت ئەو خۆی وعدی پیاین جەنابی وەزیر وتی بە هیچ شێوەیەک براگەورە و تێتی ناڕێت وەزیری شەیدان وتی براگەورە و عدیاوە کەنەوەڕێ بەڵام قسەکەوانە و خەڵک براگەورە لە ناو بازار ڕابینێت پرسیارێک لە بەڕێستەکەم بەڵێ با ئەگەر باسی ئەوە نەکەین براگەورە چێ و پەیوەندی بەچەوە هەیە بەس داواکاری ڕاستە خۆی ئێوە لە وەزارەتی شەیدانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێوە ئێستا داواکارن کە معاشتان پێ بدەێت لە کاتێکا موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەکو ئێوە دووماگە معاش ئەوان نەگرتۆ لە چاوەڕوانیان بۆچی ئێوە پەلەکەن پێش خەڵکەوتن پێش موچەخۆرانی ترکەوتن بۆ ئەم پەلە یاکەن بەڕێزم ئەم قەرارە لە پێشان لە بەغاوە دەرچوو بەغا بۆ 2 ساڵی کرد لە پاش تەوابوونی 10 ساڵەکە تەمدیدی کردەوە بۆ 25 ساڵ نی کردەوە تەمدیدی کردەوە لە پەرلەمانە بەڵام بەداخەوە تا ئێستا بە هیچ شێوەیەک هیچ موقفێکیان نییە. ئێمە مانگی پێشوو چوین بۆ منحەکە وەری بگرین چەندێک وەرە 150,000 دینار کە لە عێراق 1,200,000 وەرە گیری هەموو مانگێک بەڵام لێرە بەڕاستی بەو کەمیش قبولیان نەبوو من ڕۆکە حیزبەکەی خۆم من لەسەر نیشتیمانی کوردستان سژن کراوم حکم دراوم ئامادە نەبووم شکۆی حیزبەکەم بشکێنم یەک کەلیۆم اعتراف نەبووە بەڵام لە مقابلی ئەوەیەکی نیشتیمانی کوردستان نەهاتووە دیفاعی لە من بکات کە من لەسەر ئەو گیراو حەق وایە کەواتە با تۆ داواکاریەکەت بۆ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمستان کە عقوبات تاڵەبانی بێت ئێستا تۆ چی بە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران من ئەڵێم کە عقوبات حەق وایە لەم مەسەلەیە کارێک کە ئەو من حەیەمان نەبردرێ یا کارێ بکرێت کە بخرێت سەر بەغا چونکە ئەمەی ئێمە لە بودجەی سیادیە هینیش نییە یعنی ئەمە موچەنی ئەمە من حەیە حەق وایە نەبڕی چی ترویستی قسەیشتیکە حەزەکەم ئاماژە بە یەکشتی کە بم لێرە ئێمە ناین ماف و امتیازاتی زیندانی سیاسی بە هیچ شێوەیەک امتیازی تیان نییە و مافی شیشتیان نییە لە عێراق چۆنە قوربانجان لە عێراق سەفەری تایە هەموو ساڵێک بۆ یەک جارەتوانی سەفەرکەی 5 یا 5 بدەندێنێ یاخود پارەکە ئەچی بۆ سەفەرێکی زەواجی تایە تێگەی حەجی تایە تێگەی ئەنوا وەشکاشتی تایە ئەمە هیچێکی تیانە بە کەمترین ئەوان 1,200,000 هەیە ئێمە 500,000مان هەیە پامەکە دوورنە بابزار محەممەد پشدەری یەکشتی کەشێک ئاماژە بە یەکشتی کە بم 67 ملیار هەموو مانگێک لە بەغاوە لە بەشی لە ساحەڤەکە یەت بۆ زیندانانی سیاسی ئەمان لەو 67 تەنها 7 ملیاری دابەش دەکەن 7 ملیار شخصەکەی حەپەلوشەکەن ڕێبین داواکاری هەرە سەرەکی زیندانیانی سیاسی ئەمڕۆ لە شاری سلێمانی کە ئێستا سەرەتای گربوونەوە کە دەستی پێکردو دیارە ڕەنگە زۆرتریش بن لێرێ لە بەردەم ئەم سوورەکەی لە شاری سلێمانی بۆرگرتنی ئەو منحەیە کە مانگانە پێشتر وەریانەگرت وەکو لە سەرزاری ئەوانیش باس کرا جیاوازێکی زۆر هەیە لە پێدانی زۆر سپاس بە هاوکارمان عوسمانە بوو بە کرو میوانەکان کە بە شۆیکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵمان نەبووی چمۆ لای میوانەکانم بانەخان قسەمان لەسەر ئەم
بۆسای ئێستا کرد کە هەرێکە لە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا چەند پێشنیارێکی خۆیان هەیە لەسەر مەسەلەی خوێندنی ئۆنلاین. ئەمە بەسمە ئێوەکو ڕێکخراوەکانی خوێندکاران ڕازین لەم بابەتی ئۆنلاینە، چونکە هەندێک کەس گلەیەکە دەڵێن ئەمە جیاوازی نێوان چینەکان دیسان دروستەکە. بەڵێ وەکو پێشتریش وتم ئێمە ئەگەر وەزعەکە بەپێی ئەم وەزعی کە هەیە بەپێی ڕێنمایە تەندروستیەکان ئەگەر جەوەکە لەبار بێ بۆی کە خوێندکار بگەڕێتەوە ناوەندەکانی خوێندن ئەمە لەوانەیە ئیسفادەی زیاتر بێ. بەس ئەگەر وەزعەکە هەر ئاوا بمێنێتەوە ئەوانە ئێمە زیاتر تەندروستی خوێندکار و کەسوکاریمان بەلاوە گرنگترەکە بۆ شێوازەی کە لایەنی پەیوەندیدار دایانێت کە جێبەجێ بکرێت، چونکە ئێمە سیستەمی ئۆنلاینەکە هەم تەجروبە نەکراوە لای ئێمە بە شێوازێکی زۆر، هەمیش یعنی کوالیتی خەت و ئەوە لە ئەم ناوچەی ئێمە بۆ شێوازە نییە کە بتوانێت خوێندکار ئیسفادەیەکی ئەو تۆی لێ بکە، لەوانەیە جیاوازێکیش دروستکە بە هەموو شێوازێک. ئەگەر سیستەمە ئۆنلاینەکەش ینی پەیڕەوی بکرێت و بۆ ئەوەی خوێندن نەفەوتێ، ئێمە جەخت دەکەینەوە لەسەر ئەوەی کە بە هیچ شێوازێ جیاوازی نەکرێت لە نێوان خوێندکاران و تەواوی خوێندکاران خوێندکاری فەقیر و بۆ نەبووچوونی کۆمەڵی خوێندکاران بزانم لەسەر ئەو بابەتە. پێشنیارتان چییە بۆ ئەوەی کە درێژە بە خوێندە بدرێ ئەم ساڵ هەر لەگەڵ سیستمی ئۆنلاینەکەن یان نا لە سۆسکی لەگەڵ سیستمی ئۆنلاینەکەنین ئەم پێشنیارەمانەیە باستان کردووە لە ناوخۆتانەوە؟ بەڵێ بە پێی بارودۆخەکە ئەگەر باش ئەمە ببوورە وەزارەتی پەروەردە تەندروستی لە باش وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵاش هەمیشان تا 2 پێنج ناوەندی خوێندن تا 2 پێنجیان دیاری کردو بگورە 2 پێنج وەزیری پەروەردە لە دوو ڕۆژەی پێشوە قسەی کرد وتی تەسەور ناکەین ینی خوێندن 2 پێنجیش ئەم ساڵ بکرێتەوە لەبەرەوەی بەپێی ئەو قسانەی کە وەزارەتی تەندروستیەکەن ماوەیەکی دیکەمان پێویستە بە شێوەیەکی گشتیانی هەم وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا ینی تقریبەن ئەویان لا یەکلا بۆتەوە کە لە 2 پێنج ناتوان بیکەن لەبەرەوە بەدیلەکان ئۆنلاینەکەیە. ئێوە بۆ چونتان لەسەر مەسەلەی ئۆنلاینەکە چ پێشنیارێکتان هەیە بۆ بابەتە؟ پێشنیارەکەمان ئەوەیە کە جیاوازی نەکرێ. جیاوازی چۆن ناکرێت بۆ نمونە لە لادەیە لە ئەهلی و لە حکومیەکانیشە، یعنی ئەو جەوەی کە بۆ خوێندکارێکی ئەهلی یا بۆ خوێندکارێکی حکومیەکە بڵین دابی نەکرێ ینی هین نەبێت جیاوازێکی جیاوازی نەبێت فەقیر و هەژار مناڵی فەقیر و هەژار ئەوە ئینتەرنێتی ببوورانی ئەمە لایەنە ئەبووانی بۆ لە وزارەتی پەروەردەمیان لە بەڕێوەبەراتی پەروەردە بکەم، بەڵام ئێوەکو ڕێکخراوێک بیرتان لەم بابەتە کردوەوە خوێندکاری لە ناو گوندێکە خەتی ئینتەرنێتی هەر نییە ئامێری زیرەکی لەوانەیە هەر نەبێ. ئەمە چۆن پێی بگەم بابەتە؟ ئێوە بەرنامەیەکی لەو شوێتان لێ کە فشار لەسەر وزارەتی پەروەردە وزارەتی خوێندنی باڵا دروستکەن کە ئەم بابەتە جێبەجێ نەکەن بۆ ئەوەی نەبێت. ئەمە یەک دوو یا بەدیوێکی کە بڕارێکتان هەیە کە هاوکاری ئەو شوێنانە بکەن ئێوە بۆی خوێندنەکان پێ بگات؟ من خۆم هەروتم لەسەرتا سیستەمی بڵین ئەو ئینتەرنێتەوە وەک پێویست نییە لەم لای خۆمان طبعاً لەوانەیە ئەو کێشەیە دروست بێ. ئێمە پاڵپشتیەوەین کە خوێندن خوێندکار بگەڕێتەوە ناوەندەکانی خوێندن بۆ ئێمە ساڵانە لەوانێ چەند قەیرانێک ڕووی کرد بێت لە ئەم هەرێمەکە بەرۆکی خوێندکاریشی گرتوتەوە بە جۆرە لە جۆرەکان خوێندکاری دابڕیوە لە خوێندن. ئەگەر وەزعەکە لە بابی خوێندکار بچێتەوە بۆ ناوەندەکانی خوێندنەمە بینی ساڵان بەهۆی خۆپیشاندانەوە بێ بەهۆی هەر جۆرێک لە قەیرانێکەوە کە ڕووی لەم هەرێمە کرد بێت خوێندکار لەوانێ مانگێک یا چەند ڕۆژێک یا 15 ڕۆژێک یا فترێکدا بڕاوە لە خوێندن تێ بەهۆی بایکۆتی مامۆستاوە ببێ. خۆ ئێمە هەمومان لێرە ئەژین وەزانین ساڵانی ڕابردوش چی ڕوویاوە یا لە بەتایبەتی لە زانکۆ و پەیمانگاکان ئێمە بینی خوێندکار کە بۆ پشووی نەورۆز و ڕاپەڕی نەگەڕێتەوە بۆ ماڵ و هەتایەکی چوار هەر دەوام ناکەنەوە، یعنی دابڕان هەبووە بەڵام بە هەموو جوازێک ئێمە جەخت لەسەرەوەکەینەوە کە خوێندنی ئەم ساڵی خوێندکار نەفوتێ و لە بەنسبەت پەروەردەشەوە بۆ 12 ئامادەی ئێمە پێشنیاری ئەوواکەین کە دخول عام بێت تەواوی خوێندکاران بتوانن بەشداری تاقیکردنەوە وزاریەکان بکەن لەبەروی ئەم بارودۆخە تەسیری هەبووە لەسەر پێم خۆشایین تۆشە بۆ چوونی خۆت لەسەر ئەو بابەتە دەڕۆبڕی وە لەسەر چالاکیەکاندن و پلانی داهاتووتان وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان چییە؟ لە ڕاستیە ئەو کاتەی کە بە بۆنەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە
لە هەرێمی کوردستان خوێندنی تیاپە کەوتووە بە بەراورد بوو کاتێک کە بە بۆنەی بەهۆی بایکۆتەوە خوێندنی تیاپە کەوتە بوو لەوانەیە کەمتر بێ زیاتری ڕۆژەکانی خوێنکار بەهۆی بایکۆتی مامۆسایانەوە لەبەر قەیرانی دارایی دواکەوتنی موچەکانیان ژمارەی ڕۆژەکانی دەوامی خوێنکار زیاتر فۆتە بەڵام لە ڕاستیە خوێندنی ئۆنلاین حەقا بۆ وەزارتی پەروەردەوە بۆ وەزارتی خوێندنی باڵا ئەخیر بژار دەبێ لەبەر ئەوەی کە ڕێگای تر هەیە ئەکرێ سوود لە ڕێگەی تر وەربگرن بۆ ئەوەی کە خوێنکار بگەڕێتەوە ناوەندەکانی خوێندن بیرمانەچێ بۆ ئەوەی زوڵمیش لە وەزارتی پەروەردە نەکەین تەلەڤیزیۆنی پەروەردەیان هەیە تەلەڤیزیۆنی پەروەردەیان هەیە هەورە فێرگەیان هەیە هەموو شتانیان هەیە وەکو پاڵپشتیکار بۆ خوێندکار و لە چەند ڕۆژی پێشوشە من ئاگام لێ بوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕاگەیاندنەکان خەبەرێک بڵاو بۆ کە وەزیری پەروەردە لەگەڵ لیژنەی پەروەردەی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیکی کردهبوو بۆوانی وتووە کە ئەگەر هەتاوەکو 2-5 نەتوانرا خوێندن دەست پێ بکاتەوە لە ناوەندەکانی خوێندن هەتاوەکو ئەو شوێنەی کە لە 25 خوێندکار خوێنوێتی لە خوێندکار مەطلوبە بێ و ئیمتحانی کۆتایی خوێندکارانەکەن ئەمە ئینێکی بژاردەیەکی زۆر باشە و بۆ وەزارتی خوێندنی باڵاش بە هەمان شێوە ئەکرێ بژاردەی لەو شێوەیە هەبێ و دواتریش ڕێکاری تر هەیە بۆ ئەوەی کە خوێندنی پێ تێبپەڕێنن بەڵام لە ئێستا بۆ هەرێمی کوردستان زۆر بۆ ئەوەی بچێتە ناو خوێندنی ئەلکترۆنی هەم کوالیتی هێڵەکانی پەیوەندیکردن و ئینتەرنێت هەم تەکنەلۆجیا خۆمان زین لەو ئاستایان یەک هەموو خوێندکار وەک سوودی لێوە بگرێت و دەرفەتیش بوو هەموو خوێندکاران وەک بڕەخسێ جەنابەت ئاماژت بووە کە خوێندکار هەیە لەوانەیە لە لادیەک یاخود لە دەروی شارەکان ئەسڵەن خەتی ئینتەرنێت لەو شوێنی نیشتە جێبوونەکەی هەر نەبێ چجای ئەوەی کە بۆ خوێندن بەکاری بێنێ بۆیە ئەو کە وەکو ئەڵێن زۆرمان تێپەڕانۆ کەمی ماوە باشترە هەم وەزارتی خوێندنی باڵا هەم وەزارتی پەروەردە سەبر بگرێ هەر کاتێک وەزە ئاسایی بۆ بەپێی ڕێکارە تەندروستیەکان وەزارتی تەندروستی ڕێگەیدا کە داوامی خوێندن دەست پێ بکاتەوە داوامی خوێندن دەست پێ بکەن و خوێندکار بگەڕێتەوە ناوەندەکانی خوێندن چونکە هیچ ژینگەیەک بەدیلی ژینگەی خوێندن نییە هیچ ژینگەیەک ناتوانێت ببێتە شوێنی هاوی نەخوێندن ناکرێت کاکێمەن ینی لەوانەیە قورس بێ بەڵام ئەکرێت لەوانەیە قورس بێ بەڵام ئەکرێت ئەویش قورسەکە لە چ ڕێکەوە قورسە بێ لەوانەیە کەم و کورتی پێداویستی لۆجستی وابکە کە خوێندن لە وەرزی هاوی ناقورس بێ ئەگەر خوێندنگاکان ئامێری فێنەکەرە و کارە بە ئەوانیان بۆ دابین بکرێ لە ڕاستی ئەوەش قورس نییە و بۆی دابین ناکرێت و تێسەر موچە ناتوانن دابین کە نتوانن لەسا ئەو بابەتانە دابینکەن ئەو یەکلا بۆ تۆ کە ئەوە ینی ئێمە ناکرێنەک ئێمە ئەگەر سەری وڵاتانی جیانیش بکەین وڵاتانشی کە کەش و هەوایشان جیاوازە لەگەڵ ئێمە زۆر پێداویستیشان هەیە لە وەرزی هاوی نەخوێندنیان هەر نییە کاکڕێبن ئەم بارودۆخی کە هەیە ئەم بارودۆخە ئەو ساڵانی کە بارودۆخی لەم شەوێ دروستە بێ ناتوانین نایە بنین ساڵی خوێندن ساڵی زانست نایە بنین ساڵی تێمەڕانەماوە ببوران پێم خۆشەوەکو دوا قسەی خۆتان و پلان و پرۆژەی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بۆ کاری ڕێکخراوەی داهاتووتان چییە؟ ئێمە پێش هەموو شتێک تەمە ناکەین ئەم بارودۆخە بگەڕێتەوە حاڵتە سروشتێکی خۆی و خوێندن دەست پێ بکاتەوە خوێندکاران بگەڕنەوە ناو خوێندنگاکان و ناو زانکۆ و پەیمانگاکان چونکە لە نەتیجە ئەگەر خوێندکار نەگەڕێتەوە ناو ژینگەی پەروەردەیەکە و نەگەڕێتە ناو ناوەندەکانی خوێندن کۆمەڵی خوێندکارانی کوردستانیش کارەکانی وەک پێویست ناتوانێت دەست پێ بکاتەوە ئێمە لە داهاتووە هەوڵبانداوە کۆمەڵێک پرۆژەی نوێکەوە کۆمەڵێک فکرەی نوێ جێبەجێ بکەین بۆ خزمەتی خوێندکارەوە بۆ خزمەتی لایانی زانستی لە هەرێمی کوردستان چ ئیتر لە پەروەردە بێ چ لە خوێندنی باڵاوێ هیوادارین زوو خوێندن دەست پێ بکاتەوە خوێندکاران و مامۆسایان لە هەرێمی کوردستان سەلامەت بن و تەواوی هەرێمی کوردستانیش سەلامەت بێ بانەخانەوە چیتان هەیە و چکار و ڕۆژە و پلانێکتان هەیە بۆ کاری ڕێکخراوەیتان لە داهاتوودا؟ بەڵێ منیش وە کاکە من وتی هیوادارم من بارودۆخە زوو تێپەڕێ تەواوی خوێندکاران و کەسوکاریان بە سەلامەت لە مۆزع دەچن و خوێندنی ئەم ساڵیان بە هەرچی ڕێگایەک بێ خوێندکار خوێندنی ئەم ساڵی نەفەوتێ و ڕەنجی بە فێڕۆ نەڕوە وەکو لە ڕابردووە ئێمە کار و پرۆژەی زانستی و هوەری و تەرفیهی و وەرزشی و زیاتر ئێمە چالاکیەکانمان ئەوەیە کۆمەڵە فشاری مەدەنی کە بۆ سەر لایەنی پەیوەندیداری تر بە بەرزکردنەوەی بەیان نامە بێ بە بەشداریکردنی هەج ڕێگایەکی مەدەنی بێ بۆ داواکاریەکانی داوەڕاوەکانی خوێندکار ئەگرینە بەر لە داهاتوو شا بەکار و پرۆژەی نوێوە هیوادارم بتوانین خزمەتی توێژی خوێندکار بکەین لە بەرەوەی خوێندکار هەمومانەزانین یەکێکە لە توێژە گرنگەکانی کۆمەڵگە و سەرەتای سەرهەڵدانی هەموو شۆڕش و هەموو جوڵانەوەیەک لە خوێندکارەوە دەست پێەکە هیوادارم بتوانین ئەوەی پێویستی خوێندکارە
بەپێی ئەو توانایی کە هەمانە لە بەرەوەی وەکوتم ئێمە ڕێکخراوێکین ئەتوانین فشار دروستکەین ئەتوانین داواکاری خوێندکار بگەینین بەلایەنی جێبەجەکار هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستانیش لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕی جددیتر لە پرۆسەی خوێندن و لە خوێندکار بنەوە و کار بکەن بۆ دامەزراندنی ساڵانە چەندەها کەس کە تەخەڕوجەکە و تەعین نابێت شەد نییە ئێمە هەر تەعینات خۆمان بەسینەوە بە کەرتی حکومیەوە هیوادارین لەمە دووە حکومەت بیر لە دامەزرانی چەند کەرتێکی تایبەتی بکاتەوە کە تەواوی خەڵک لی سوودمەند بێت و بە تایبەتی توێژی گەنج و خوێندکار. هەرێکە لە بەڕێزان بانەفاتی هەندامی سکرتایەتی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و هێمن فەریق لە پسایلقی سلێمانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان زۆر سپاس پیرۆستان بێ و سەرکەوتوو بن هەموو لایەک جێگەی شانازیەکە بەشی زۆری کادیرەکانی کێشمانی کوردستان لەنەو کۆمەڵی خوێندکارانی کوردستان بوون ناوەندێکی پێگەیاندنی گەورەیە بۆ کادیرەکانی کێشمانی کوردستان کوردستان کە هەمیشە بەگرنگیەوە تەرکیزی لەسەر کار و چالاکیەکانی کۆمەڵی خوێندکاران و مناسبەکانێتی هەموو جارە ئەرکێشن و ئازێتانیان سوپاس بۆەوە شەکی خۆمانە زۆر سپاس سەرکەوتوو بن دەچینە هەولێر پامێرمان کاروان مەسعود بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان نابێت کاروان ڕۆژ باش زانیاریەکانی هەولێر چینوە حەزەکەم قسێک لەسەر بابەتی موچە بکەیت کە ئێستا ماوەیەک تێپەڕیوە بەسەر و بابەتە و پێشتریش هاوکارمان ئەسوان بەکرد لە ناو شاری سلێمانی گرتبوونەوەکی بۆ گواستینەوە گوتی چەندی چالاکی دیکەشەیە لەسەر داواکردنی موچەی خۆیان هیچ زانیارێکتان هەیە لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئایا هیچ پلانێکی هەیە بۆ دابەشکردنی موچە؟ ڕێبین بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی باش بۆ هەمووان تایبەت بە موچە ئەمڕۆ ئەو وەفدەی حکوومەتی هەرێمی کوردستان کە چەند ڕۆژێک لەمە بەرسەردانی بەغدایان کرد لەوێ دیداریان هەبوو لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراقی ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکانی نێو پەرلەمان کۆبنەوەیان دەبێت بۆ قسە و باسکردن لەسەر ئەو با بڵێن دەرئەنجام و ئەو خاڵانە و ئەو گفتوگویانەی کە لە بەغدا کردویانە ئاخۆ گەیشتنەتە چ دەرئەنجامێک لای هەمووان ئاشکرایە کە دوێنێ ئەو نووسراوە بڵاو بۆیەوە کە ئەمیندارەتی با بڵێن ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق نووسراوی بە وەزارەتی دارایی عێراق کردووە داوای ڕاگررتنی بەشە بودجێ هەرێمی کوردستان دەکامەش دڵە ڕاوچەیەکی زۆری لە نێو هاوڵاتیان دروست کردووەک لە بە تایبەت لە سۆشیال میدیا ئەنی ڕنگدانەوەکانی بە ئاشکرا دیارە هاوڵاتیان تووشی دڵە ڕاوچێ بن بۆیە ئەم وەفدەی حکوومەت ئەمڕۆ کە لەگەڵ لە دەچێتە پەرلەمان و لەوێ کۆبنەوە ئەنجام دەدا ڕووکردنەوەی زیاتر و پێویست لەبارەی ئەو گفتوگویانە دەکەن کە لە چەند ڕۆژی ڕابردوو کە وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا کردبیان بۆیە بڕیارە سەعات 11 وەفدەکە چێتە پەرلەمان لە پەرلەمان کۆبێتەوە ئێمە هەوڵ دەدەین ئەو کاتەش زانیاری زیاتر و ورتر لەو بارەوە بگوازینەوە ڕێبین ئەمڕۆ ئێمە هەوڵماندا کە سەرپەرشتیاری قوتابخانەی ئەلکترۆنی وەزارەتی پەروەردە وەربگرین و بە شێوەی ڕاستەخۆ خولایەکی لەگەڵ بکەین بۆی کە زانیاری ڕوونترمان بداتێت لەسەر قوتابخانە ئەلکترۆنی کە وەزارەتی پەروەردە با بڵێن ڕایگەیاندووە ئەپلیکیشنەکەی بڵاو کردوتەوە ڤیدیۆیەکی فێرکاریشی بڵاو کردوتەوە کە چۆن ئەکاونت دروست دەکرێت بۆ با بڵێن بۆ خوێندکاران و بۆ مامۆسایان و بۆ بەڕێوەبەرانی با بڵێن قوتابخانە و خوێندگاکان بەڵام ئێمە زۆر هەوڵماندا ئێمە بەو پێی کە وەزارەتی پەروەردە تا ئێستا وتەبێژی ڕەسمی نییە بۆ ئێمە نەمانتوانی هیچ کەسێک لەو بەڕێزانە وەربگرین بەو پێی کە ئەوان پێیان ڕاگەاندین کە جگە لە وەزیری پەروەردە خودی وەزیر کەسی دیکە ناتوانێت قسە بکات بۆیە ئێمە هەوڵمان دەدا لەسەر ئەو بابەتە زانیاری زیاتر وەربگرین بەڵام بۆ پێی کە وتەبێژی نێوەزارەتی پەروەردە بۆیە نەماتوانی با بڵێن دەسەر ئەمە زانیاری وتر و زیاتر وەربگرین بۆ پێی کە خۆیان ئاماژیان بۆ کاون وتەبێژیان نییە هەر ئەمڕۆ ڕێخەری ڕاستپادە نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەبێت لەسەر کۆمەڵێک پرس کە پەیوەندیان بە
هەرێمی کوردستان و راپۆرتە نێودەوڵەتیانە هەیە کە باز لە ڕەوشی هەرێمی کوردستان دەکەن با بڵێن ئەوان وەڵامدانەوەیان دەبێت بۆ ئەو ناوەند و ئەو شوێنە با بڵێن نێودەوڵەتیانەی کە لەسەر پرس هەرێمی کوردستان یاخود لەسەر پرسی ئاوارەکانیان ڕۆژنامە نووسان کە قسەیان دەبێت ئەمان وەڵامیان دەبێت کۆنگری ڕۆژنامەوانیەکە راپۆرتی بڕیاردەری نەتەوەیەکگرتوەکانی تایبەت بە ڕۆژی مافی مرۆڤ لە نێو ئاوارە نێوخۆیەکان واتە و ئاوارانەی کە لە نێو هەرێمی کوردستان وەڵامی بۆ ئەوە دەبێت وەڵامی بۆ وەزارەتی دەرەوە ئەمریکا دەبێت سەبارەت بە ڕۆژی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان چەند کەیسێکی تایبەت بە ڕۆژنامە نووسانیش لە نێو کۆنگرا ڕۆژنامانیەکە باز دەکرێت هەروەک راپۆرتی ئەمنیستی ئینتەرناشۆنال سەبارەت بە سزای لە سێدارەدان بەشێکی دیکەی ئەو کۆنگرێت تایبەت دەکرێت بە قەبارەی و هاوکاریانەی کە نەتەوەیەکگرتوەکان پێشکەش بە ئاوارەکانی دەکات لە هەرێمی کوردستان کە ئەو بڕە هاوکاریە کەم بۆتەوە کامە ڕەنگە لە داهاتوودا کێشە بۆ با بڵێن ئاوارەکان ئەو کەسانە یاخود ئەو با بڵێن کەسانە لە ناوخۆی خود لە دەرەوە هاتن بۆیان دروست بکە ڕێبین ئەمە زانیاریەکانی شاری هەولێر بوو لە مرۆدا و تا ئێستا جگەلەوەی کە هەولێر ئەمڕۆ پێدەنێتە سێم ڕۆژی ئاسایی بوونەوەی بەشێک لە ژیانی ڕۆژانەی کە هاوڵاتیان کار و کاسبی خۆیان دەکەن چونەتەوە سەر کار و کاسبیەکانیان لەگەڵ ئەوەشدا کە داواکراوە کە هەموو ڕێکارە تەندروستیەکان و پابەندبوونە تەندروستیەکان با بڵێن ئەنجام بدەن چ ئەو کەسانی کە سەدانی بازارەکان دەکەن چ ئەو کەسانی کە دوکاندارن و فرۆشیان لە بەرەوەی تا ئێستا مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تاوانە بووە ڕێبین من دەگەڕێمەوە لایەوە کاروان مەسعود پامێرمان لە هەولێرەوە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان نەبووی سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ بینەرانمان سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن خواتان لەگەڵ